السلام عليكم ورحمة الله وبركاته. هيدي بكرتو كرمانجي 20 صلابة خد الهابن. هيدي دنجة موسيقى خوش جيتها جوهت ما موسيقى طيبات يا برنامج باشي و هيدي اف موسيقى هيدي بوا بشك جیانامهات ناف رمضان ده. هفته می باش بد باشی و هفتهش کردستان 24 دی شرایط پیشکش کردن. 16 روزی ما تمام کردن باشی و هفته ام دی اف شب خوین. باشی جی کردستان 24 روزت بیش داده دیگه برنامه. اف شب جی وکی روزن بوری ده حس که دو توارین طیبت تواری آینی و تواری تندرستی دیگه ها بی. یه جواز روزندی توارین می امریکای آینی دی اف شب سر زکات بود. زکات سر کی فرض بیت دانید نوع اسلامی دا و چه وقتک بیت داین و اگر داجی بدت چه کسی کی تواری تندرستی جی خود هست که تواری که طیبت دی محبت اف شب کی شویم بوری لیل دست بی که می تواری آینی دست بکن و بری ام تواری آینی جی دست بکن میتونید اف شب بحثات سکیدی بکن پراستیجی مادام ام کتینات روزه هفته رمضان دا دی زیادتر وان شوا دا بازار تینه گرم کردن. دیکو با دستین زاروکین خود گرند ناو بازاری دا ایدی قصدا کرینا جلو برگین جشنه حاضرین جشنه کن. ویدیویی که دی کاچا دلی دولمند وی ولاتیت نرم بوینه نرم تر لبینو دست وان زاروکا جی بگیرن اوین خیزان وانا درامت وانا یکیم یانجی او خیزان او زاروکین به سمیان ماین داکو زیادتر حاجه کرن و پیک وجیان بیتت ناو وی ولاتی دا. تماشاوان هجا بریا هر ام تشتکی دست بکین ام دیل دست بکی برف مصری و بچین و ام دیل بحثا کلیسا انجیلیا کین. ناو مصری دا اف کلیسا 2 ساعتا بری بربانگه مسیحی ام بحثنا مسلمان کین 2 ساعتا بری بربانگه خارنش بوی 500 روزیگیرین مسلمان حاضر کن ولدما بربانگه مسیحی و مسلمان نوی ولاتیت ناو کلیسا دا بربانگه کن برف مصری و زیادتر بچینت ناو کش و هوای رمضان و ناف کنیسه دا. لە کاتێکدا ڕۆژوگرتن لە مانگی ڕەمەزاندا تایبەتە بە ئاینی مسلمانان بەڵام لەو شوێنانەی کە وەک نمونەی بەیەکەوە ژیانی ئاین و ئاینزاکان ناوبانگیان دەرکردووە ئاینەکانی دیکەش بۆ هاوکاریکردنی مسلمانان لە تێپەڕاندنی سەختیەکانی ئەو مانگە ئەرکێکی مرۆڤایەتی بە خۆیان دەست پێرن. ئەمە گۆڕەپانی کلێسای ئەنجیلیە لە کۆشکی دووبارە لە وڵاتی مسر ماوەی چەند ساڵێکە بووەتە کللتورێک لای کریسیانەکانی ئەو شارە کە لە هەموو ڕۆژانی هەینی و شەمەدا لە مانگی ڕەمەزان سفرەی بەربانگ بە ناوی بەربانگی خۆشەویستی بۆ مسلمانان ڕابخەن و خواردنیان بۆ ئامادە دەکەن وەک قەشەیەکی کریسیانەکانیش باسی لێوە دەکات لە 25 یانایەری ساڵی 2011 لە کاتی شۆڕشی مسر دەستیان بەو پرۆژەیە کردووە و ئێستا بووەتە کللتور. الفكرة بدأناها من وقت الثورة. بیرۆکەی ئەو پرۆژەیە لە کاتی شۆڕشی 25 یەنایەرەوە سەری هەڵداوە و هەوڵمانداوە مسلمان و مەسیحیەکان بەیەکەوە کۆ بکەینەوە بۆ ئەوەی جەخت لەسەر یەکخێزانی و یەکنەتەوەی بکەینەوە یەکترمان خۆش بووێت. ئێمە هەموو جەژن و بۆنەکانمان بەیەکەوە دەکەینەوە. هەموو ڕۆژانی هەینی و شەممە خۆبەخشەکانی ئەو کلێسایە لە هەموو تەمەنەکان دوو کاتژمێر بەر لە بەربانگ لەو گۆڕەپانە ئامادە دەبن بۆ ئەوەی بتوانن لە کاتی خۆیاندا پێشوازی لە میوانە مسلمانەکانیان بکەن و خواردنی بەربانگیان پێشکەش بکەن. خواردنەکانیش بەبێ جیاوازی دابەش دەکەن. یەکێک لە ڕێکخەرانی ئەو پرۆژەیەش بە ناوی مایکل موحسن دەڵێت لە ساڵی 2011 هەمیشە بە چەند هەفتەیەک بەر لە هاتنی ڕەمەزان ئەوان ئامادەکاری بۆ ئەو پرۆژەیە دەکەن. احنا الحقيقه بنبتدي من قبل شهر رمضان نزیک مانگێک تا مانگونیوێک بەر لە هاتنی ڕەمەزان ئێمە ئامادەکاری دەکەین و لەسەر ئەو خواردنانە ڕێک دەکەوین کە پێویستە لەو مانگەدا پێشکەش بە مسلمانانی بکەین. لەگەڵ خواردنگەی تایبەت ڕێک دەکەوین ئەو خواردنەمان بۆ ئامادە بکات کە لەسەری ڕێککەوتوین. دەمانەوێت بەشداری لەگەڵ مسلمانەکاندا بکەین هەتا ئەگەر بە شتێکی بچووکیش بێت. دواتر لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان بە زاراوەی مانگی ڕەمەزانی هەموو ساڵێک ئێوە لە خۆشی دابن دەست بە جێبەجێکردنی پرۆژەکەمان دەکەین. ڕۆژانە دەتوانین بەر لە مەلابانگدان هەموو خواردنەکان بۆ پێشکەشکردن ئامادە بکەین. کۆمەڵێک گەنجمان هەیە خۆیان بۆ دابشکردنی خواردن تەرخان کردووە. یەکێک لە میوانانی ئەو سفرەیەش کە شاعیرێکی مسلمانە و دەڵێت زۆر لەبارەی ئەو میوانداریان بیستووە و بڕیارم داوە بەشداری لەو میوانداریەدا بکەم و سۆراغی ئەو یەکێتیانەتەوەیە ببینم کە پێشتریش بابەتم لەسەر نووسیون. سمعت أكثر من مرة عن المائدة. زۆرم لەبارەی ئەو سفرەیەوە بیستووە وەک ئەوەی باسی لەوە دەکرێت میواندارێکی زۆر باشە و خزمەتگوزاریەکانیش لە کواڵتیژی بەرزدان. هەموو ئەوانەی لێرەشن بە مسلمان و کریستیانەوە خوشک و برای ئێمن چونکە منیش پرۆژێکم لە بەردەستە بەناوی هەموو ئاینەکان و باس لێچێتی نەتەوەی دەکات و لەو پرۆژەیە نزیکە بۆیە حەزم دەکرد لە نزیکەوە ئەو میوانداریە ببینم. فبالمناسبة يعني كان الموضوع قريب يعني فحبيت ان انا اشوف الوحدة الوطنية على ارض الواقع بالفعل.
هەفتانە دوو جار ئەو کلێسەیە 500 بەشە خواردنی بەربانگ پێشکەش بە موسڵمانە ڕۆژوانەکان دەکات. ئەمەش ڕوویەکی لێکچوو لە نێوان ئەو شارەوەی مەسر و هەرێمی کوردستان لە ڕووی پێکەوە ژیانی پێکاتەکان نیشان دەدات. لە کوردستان 24ەوە هوشیار بەنانی. برای تماشاوان اینجا پرستیجی نوا مصری دا پیوستیجی نوا کلیسای دا پیک وجیان که جوان یا نوین مسلمان و مسیحیان دا هبو و کیه پیک وجیان نوین هرمان کردستان ایجید نوین همی آیین پیوستیجی مسلمان و مسیحیان. تماشاوان اینجا امی تبری آینی و ساعت یکی پاشیو هفدهش کردستان بسیاری امی دست بکین و ایش فجی امی بحثا زکات و زیادتر فلسفه و زکات و پناسایی که نوا اسلام دا افش فجی مامستای آینی مامستا سید صدیق کپرانی مامستای آینی دی افشفت گرم دادم مامستا سید تو گلب خیراتی زور سپاس و دست به که ام بحثا زکات بکینت نوا اسلام دا و پیناسه که کرد یا زانستیانه یا اسلامیش بوی زکاته بنای خوای بخشنده و مهربان سرتا سری ریز و نوازش دادونینم بو سرزم شهیدانی ڕێبازی ڕزگاری خوازی کوردستان بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدان و بۆ ئەو پێشمەرگانەی کە ئێستا لە سەنگەردان بۆ پارێزگاریکردن لە ئاین و لە خاک و وڵات و شەڕەف و ناموس و کەڕامەتی ئێمە لە دوای خودای پەروەردگار بەسایی برا پێشمەرگەکانمان ئێمە دەتوانین ئاوا بە ئارامی لە کەش و هەوایەکی ئاوا ئارامدا بتوانین بە ئازادانە ممارەسەی دینداری خۆمان بکەین لە هەرێمی کوردستان بۆیە وەکو ئەرکێکی ئاینی وەکو ئەرکێکی نیشتیمانی لەسەر هەموو تاکێکی ئەم کووردە پێویستە کە دوعای پارێزگاری بۆ برا پێشمەرگەکانمان و دوعای سەرکەوتن بە سەرچەتەکانی داعش و هەموو ناحەزان و نەیارانی ئەم میلەتە کە بە درێژایی مێژوودا دژایەتی باچی ملەتی کوردیان کردو هەم لە ڕوانگەی دینەوە هەم لە ڕوانگەی نەتەوایەتیەوە ومێدەوارم بە پشتیوانی خوای پەروەردگار ئێمەش وەکو وڵاتانی تر وەکو میلەتانی تر بتوانین سربەخۆیی بۆ وڵاتەکەمان بۆ هەرێمی کوردستان بۆ ساڵی ئایندا بە پشتیوانی خوای پەروەردگار بتوانین بە ناوی دەوڵەتی کوردی ئێمە لێرە قسە بکەین. دیارە یەکێک لە ڕەکیزە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام هاوکاریکردنی بەرامبەرەکەتە. ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی بە بابەتی هاوکاریکردن داوە بەرامبەرت جاچێ مسلمان بێ یاخود غیرە مسلمان بێ وەکو ئادەمیزاد وەکو مرۆڤ هەمیشە ئاینی پیرۆزی ئیسلام هانی ئێمەی داوە ئێمە کە هاوکار بین و زۆر لە دقێک لە دقە پیرۆزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام چ لە فەرمایشتەکانی خوا چ لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژە بەوە کراوە کە ئێمە بەردەوام ڕێنمونی یەکتر بکەین لەسەر چاکە و چاکەکاری جایەکێک لە عەمودی فەقەری هێنانەدی بنەمای تەعاون و هاوکاریکردن پرۆسەی زەکاتە لە ئاینی پیرۆزی ئیسلام. دیارە ئاینی پیرۆزی ئیسلام پرۆسەی زەکات لە زۆر ڕەهەندەوە سەیری دەکاتن. یەکێک لەو ڕەهەندانە زەکات یەک لە سوودەکانی زەکات کۆمەلگا لە فەقیری و هەژاری و لە نەداری ڕزگار دەکاتن. ئەم ئیسلامە ئەم ئاینەیە کە گرنگی بە بابەتی اقتصادی واتە بە بابەتی ئابووری داوە. دیارە هەر ئاینێک هەر بیر و بڕوایەک هەر بەرنامەیەک ئەگەر بوارە ئابووریەکەی منەظەم و ینی بە شێوازێکی زانستیانە ڕێک نەخرابێ گومان لەوەدانە ئەم ئاینە و ئەم بەرنامە بەردەوامی نابێ و سەرکەوتوو نابێتن. دیارە زەکات لە ئاینی پیرۆزی ئیسلام لە لوغەتدا وەکو جەنابەت پرسیار کرد بەڵێ وەکو ناو لە لوغەتدا بە مانای زیادکردن و بە مانای بەرەکەتکردن و بە مانای پاکردنەوە دێتن و لە ئیستیلاحی لە زاراوەی فیقیدا بە ماڵێک دەوترێ کە کۆمەڵێک مەرج و شەرتی هەیە یەک لەو مەرجانە کە بگاتە نیسابێک کە ئەوەی کە فیقی ئیسلامی دایناوە و ساڵی بەسەردا سوورا بێتەوە واتە لە ماڵێکی مەخسووس خوای پەروەردگار فەرزی کردووە لەسەر ئێمەی مسلمانان کە بتوانین ئەم بەشەی لێ بدەین کۆمەلگا دەرباز بکەین لە قەیرانی دارایی و لە هەژاری و فەقیری. باش مامۆستا بەحسا
يعني هذا بيناسي الزكاة وكي باقش كرنا مالي هذا هتيتي دار يعني الإسلام ده قال خلك هي مثلا بجد مادام خدي أف مال دامن چه پیتوید کت از بدم خلکی دی که چه آدم بلا بده خلکی دیجی یعنی چه پیتوید کت از بشکش مال خوبین مداره و بدم خلکی چه هزار بد چه نه هزار بد یعنی فلسفه و ویدانا مالی و مال زکات چیه؟ یارا من لسرتاج ئاماژەم بەوەم کرد ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە کار لەسەر کۆمەڵێک خاڵی سەرەکی دەکاتن لە خودی زەکاتدان کۆمەڵێک شت بۆمە میساڵن دەرەنجامی باشی دەبیتن ڕوحیەتی برایەتی ڕوحیەتی یەکتر قبولکردن ڕوحیەتی تەبایی ڕوحیەتی ئەوەی کە ئەوانەی کە هەژار و کەم دەرامەتن خوا نەخواستە تووشی داوی نەخۆشی حەسادات تووشی داوی نەخۆشیەوە نەبن کە خەڵکانێکان لە سەروی ئەوان دەژین و خەڵکانێک هەن بە چاوێکی بچووکتر لە خۆیان سەیری ئەوان دەکەن ئەمانە کۆمەڵێک حیکمت و فەلسفەی زەکاتن کە خۆی پەروەردگار دایناوە دیارە لایەنە دینیەکەی لایەنە یانیواتە لایەنە اعتیقادە ئاینیەکەی خودی زەکاتدان دوو خاڵی زۆر سەرەکی تێدا بەدی دەکەی یەکەمیان بە اعتیقادی ئیسلامی کاتێک کە تۆ ماڵ دەبەخشی ماڵەکەت پاک دەبێتەوە خۆی پەروەردگار لە قورآنی پیرۆست لە ئاماژەی پێکردووە هەروەها و ماڵەکەش زیاد دەکاتن کاتێک سەرەتا باسی ئەوم کرد کە زەکات باشە مامۆستا مادام ئەم هێدی ئەم گەل بچین مادام پاقشکردنا ماڵیە بۆچی ئەو ماڵی ئەم دەستخوڤەتینی بوو یعنی پاقش نینە یانژی مەسەن هەتا ئەگەر کەسێک کەدا دەستوی بێت و کاری ویژی حەلال بێت و چ تشتێکی حەرامش تێدا نەبێت یعنی هەتا ئەو ماڵەژی یان ئەو پارەی ئەوژی وەرگرت بەشێکی حەرام یانژی نەپاقژیەک تێدا هەیە ینی دائیمەن لە هەموو زاراوەکان ناکرێ مەفهومی مخالەفەی لێوەگری یعنی کە دەوترێ ماڵەکە پاکتر دەکرێتەوە ینی یان زیاتر دەکرێتن بەو مانایی نایە ئەگەر دیارە ئەو مارەخوا نەخواستە پیسیەکی تێدایە تۆ ئەم پیسێ لێ دەدەنی وەکو ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام تۆ کاتێک کە کەسابەت دەکەیت تیجارەت دەکەی ئەوانەیە کۆمەڵێک تووشی هەڵەی بۆ نمونە سون خواردن لەسەر تیجارەت یاخود جاروێ تووشی نیسیان دەبی تووشی لە بیچوونەوە دەبی یان حاڵەتێک لە حاڵەتەکان شتێکت کردووە لەوانەیە دڵی بەرامبەرەکەی خۆت شکان ڕەنجان دەبێ ئەمانە هەموو کۆمەڵێک شتن تۆ بەسایی ئەم زەکاتدانا ئەم بەخشینی ئەم ماڵەیە وجدانی خۆت ئاسوودە دەکەی یعنی ئەوەی کە لە زەکات گرنگە ئەوەی کە زەکات دەدا وجدانی خۆی ئاسوودە دەکە بەرامبەر کۆمەلگا بەرامبەر مجتەمع بەرامبەرەکەی خۆی خەڵکێک لە دەوروبەری دەژیتن کاتێک کە ماڵەکە دەبەخشی هەست بەوە دەکا لەگەر خەڵک دەژی لە خەڵک دانە بڕاوە کەسێک نییە جیاوازبی لە نێو کۆمەلگا ئەمانە کۆمەڵێک شتی باشن کە لە زەکات بەدی دەکرێت وەکو باسەکە بەو مانایەش نایە تۆ بۆ نمونە دەستی ئێمە پاکژە ئێستا بەڵام کاتێک کە تۆ لەوانەیە لە حاڵەتی زۆر دۆخەکردن یاخود چونت بۆ شوێنێک دەی دەستی خۆت پاک دەکەوە بە سابوون و بە ئەو بەو مانایە نایە کە دەستەکەی تۆ پیسە بەڵام بەو مانایە دێک کە پاکتری دەکەوە لەوەی کە ئێستا هەیە بە هەمان شێوە زەکاتیش بەو مانایە نایە کە خوا نەخواستە ماڵەکەی تۆ پیس بێ بە سایە زەکات پاشی دەکەی بەڵام باشتری دەکەی بۆ پاقشکردنی یعنی بۆ زیاتر پاقشکردنی یعنی بۆ مرۆڤ دلێ مرۆڤی مرتبط ئەم بچینە خۆڵام ئەوەی کە گرنگە ئەو هەستکردن بەو کۆمەرە مەسئولیەتی کە من تازای ئاماژەم پێکرد تەمام چه خاڵەتی هەیە وەک فەلسەفە دانا زەکاتش بلی پاقشکردنەوە ماڵی ئەو پارێ یعنی موسڵمان دەستخواتینێت دیارە ئەوەی کە باسم کرد یەک دوو خاڵی زۆر سەرەکی بوون دەرباسکردنی خەڵک لە فەقیری و هەژاری وەسەلامەتی پارێزگاریکردن لە گیانی خەڵکی وەسەلامە پارێزگاریکردن لە سەلامەتی خەڵکی لە نێو کۆمەلگادا تۆ بەسای ئەو سەرۆت سامانەی کە دەیبەخشی خەڵکانێک دەرباز دەکەی لە زۆر بوارەوە زەکات هەر ئەوە نییە کە تۆ سەرۆت سامان دەبەخشی تەنیا لە بواری مادی دەربازی بکەیت جاری وایە کاتێک کە تۆ زەکات دەبەخشی خەڵکێک لە قەرزێک دەربازی دەبی بواری ئابوووریەکەی یاخود لە بواری جەستەی دەربازی دەکەی لە نەخۆشیەک لە بوارە دەرونیەکەی خەڵکانێکمان هەیە بواری دەرونیان ناجێژیدا بەسای ئەو هەموو مەعاناتێک کە هەیەیان بۆ لە ژیانی ڕۆژانەی خۆیان لە فەقیری و هەژاری و نەداری کاتێک کە تۆ پێی دەبەخشی ئەو بڕەپارەی کە پێی دەبەخشی ینی ڕاستەوخۆ لەو بوارە دەروونە ناجێژیرێک کە تێیدا دەربازی دەبێتن بۆیە
ئەمانە هەمویان کۆمەڵێک ڕەکیزەی گرنگن و ئاماژەم بەوەش کرد ڕێگیریکردن لە ناکۆچی لە نێوان چینی فەقیر و دەوڵەمەند ینی هەم هەژارەکە هەست بۆی دەکە کەبوونی هەیە خەڵکەگەی هەستی پێ دەکا کە لەگەری دەژیتن و هەم دەوڵەمەندەکەش هەست بەوە دەکە کە وجدانی خۆی ئاسوودە دەکاتن هاوکاری بەشێک لە کۆمەلگا دەکا خەڵکانێک دەکا کە ژیان لەگەی بەسەر دەبن. هەڵێ مامۆستا ڕاستی جا دەستا کەشەهەوای ئەف شەڤە بکەمێتنەوە هەولێرە پایتەختدا کەشەهەوایکە ڕاستی ئارامە هەوایکە خۆشتێت نەوە باشووردا پێویەکی ئەف کەشەهەوا تەوا کوردستانی هەوسا خۆش بێت مامۆستان بەردەوام کرد سەر دانا زەکاتێ و ئەم زیاتر بەحسا سەردەمی پێغەمبەری سڵاو خود سەر بکەین و حتا نوکە جیاوازیە دانا زەکاتێ و سەردەمی پێغەمبەری سڵاو سەر بن چاوبیە و دەست بدەست یانژی اینی جایکە تایبەتی دانا زەکاتی هەبوو ئەم بەحسا نوکە بکەین چاو بێتە دان باشترە دیارە هەر پێم خۆشە باسیەوەتدا ئەمەشە بۆش کەم زەکات لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شاری مەدینە فەرزکراوەتە و بۆ ئەرکێک بەڵێ ئەرکێک بوو لەسەر مسلمانان کە بەجێبەجێ بکەین بەڵام میقدار و نیساب و ئەو مەرجانەی کە لە زەکات باز دەکرێت دیاری نەکرابوو لە ساڵی 2 هیجری واتە 2 ساڵ دوای ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چوو بۆ شاری مەدینە میقدار و نیسابەکان واتە ئەو ئەندازە ماڵی کە زەکات لێ دەکەوی و شێواز و چۆنیەتی زەکاتدان و بەچێ دەدرێ و بەچێ دەچی ئەوانە لە شاری مەدینە لە ساڵی 2 هیجری فەرزکرا دیارە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم زەکات بەو شێوەیە نەبووە کە ئێمە ئێستا ئەدای دەکەین و جێبەجێ دەکەین ئێمە بەداخەوە وەکو میلەتی کورد ئێمە هەر سوودمان لە ئیسلام نەبینیوە تاوەکو سوود لە فەلسەفەی زەکات ببینین سیر بکە هەموو میلەتانی ئەم دنیاە بەشێکیان هەبووە وەکو سوود بۆ ئەوی بگەن بە کۆمەڵێک ئامانج و ماف و حقوقی خۆیان وەکو نەتەوە وەکو میلەت سیر بکەین ئەمە دەوری بەری خۆمان ئەمە تورکە ئەمە فارسە ئەمە عەرەبە هەمویان گەیشتن بە خەونێک وەکو میلەت وەکو نەتەوەیە کە بتوانن بۆ خۆیان هەم بەسایی ئەم ئیسلامە کەم ئیسلامە دەوڵەمەندە هەموو کەسی لێ جێ دەبیتەوە ببن بە دەوڵەتێک ئێمە بەداخەوە ئیسفادەمان لە خودی ئیسلام نەکردووە بۆ ئەوی بگەین بە گەورەترین خەونی ئێمە کە وەکو میلەتی کورد کە دەوڵەتی کوردیە ئێمە چۆن دەتوانین بڵین کە ئیسفادەمان لە فەلسەفەی زەکات کردووە بەداخەوە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم زەکات وەکو چۆن بە زاراوەیەکی نوێ سندوقێک هەبووە ئەم زەکاتە تیایدا لە سەرجەم شوێنەکانی بەیتولمال بیانژی جدا بەیتولمال لە ناو داخلی بەیتولمال دەکرا من بە زاراوەیەکی سەردەمیانە وتم واتە یاخود خەزینەی دەوڵەت ئەم زەکاتە لە هەموو شوێنەکانی ئیسلامی لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆ دەکراوە خەڵکانێک ڕاست پاردرا خوای گەورە دەفەرمێ یەکێک لەو کەسانی کە زەکاتیان پێدەچیوە لە عاملین عەلەیها واتە ئەو کارمەندانەی کە کاروباری پرۆسەی زەکاتیان لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەجێ دەگەیان و کۆیان دەکردەوە و دابەشیان دەکرد بەسەر هەژاران و یاخود بەکاریان داهینە بۆ پرۆژەی گشتی کۆ دەکراوە لە خەزینەی دەوڵەت لە بەیتولمال بۆ ئەوەی سوودی لێ ببینن وەکو باسم کرد لە سەرەتا هەر دینێک ینی هەر بیر و بڕوایەک ئەگەر بواری ئابوووریەکەی منەظەم نەبێ واتە ڕێکخراو نەبێت تەنظیم نەبێ بێگومان سەرکەوتوو نابێ جایەکێک لەو جانی بەسەرەکیانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم گرنگی پێت داوایانی ئیسلام گرنگی پێتدا ڕێخستنی بواری ئابووری بووە عەمودەی فەقیری بواری ئابووری سەدەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پرۆسەی زەکات کۆ دەکراوە و لۆ کۆمەڵێک شت بەکاردەهێنرا هەر ئەوە نییە ئەو زەکاتی ئێستا کە لە نێو کۆمەلگا یاخود لە جیهانی ئیسلامی داوانەیە جیهانی ئیسلامی سندوقی زەکاتیان هەیە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان لە وڵاتەکەی ئێمە 20,000 و 10,000 و 100 دلار و 200 دلار دابش دەکرا عفوم کە کاگەوە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆ دەکراوە دابش دەکرا بۆ فەقیر و هەژاران بۆ پرۆژەی گشتی بەکاردەهێنرا ئێمە دەتوانین وەکو حکوومەت وەکو دەوڵات vêrê mamosta wele hîn weke mamostayên ayînî diviya bawa zêdetir kar serviyekê kirwayene wed gel hikmet yani nizan vêrê pirzgirêk û kî xetabar e hikmet yan jî mamostayên ayînî çikî xelek zêdetir nûket bijît êdî me bawerî biçila lanekî nîne me divêt em destê xwe enê zekata xwe bînin em dê zêdetir servî babetê rawastîn lê em ê destpêkê çine cem du hevkarên xwe dê bi şêweyekê rasta xwe gelme dabûn em ê dubare vegerîn cem babetî belê temaşavan hêja êdî شویکی راستا خوبه گوران شخوانش نو هولری داد گل مداب اوشلای که دیجی و هرم جاف ج گرمیان گل مداب دست بکشی می برف هفکاری خو هرم جاف نو گرمیان دا
هرم افدمت باش باشی و خوش ام دست که بحثا روش اولهیه بکین کورتی اگر بحثا روش اهل اولهیه یعنی لوی نافشه و دورو برجی بیتا کرن و پشت راجی بحثا چوانیا پاشیف و روش رمضانت نوا گرمیان دا بیتا کرن و کامیرش بویتا هرم. بەڵێ شەوتان باش دیارە ئێستا من لە گەرمیانم ئەوەی ئەمەوێت و ئامانجمە لەم شەوی ڕەمەزانەدا بۆ بیسەران و بینەرانی کوردستان 24 بگوازمەوە سەرەتا دەچمە لای ئەو هەواڵە ئەمنیانەی کە کەمێک لەمەوبەر دەست کوردستان 24 کەوتووە دیارە گروپێک چەکداری داعش بەپێ ئەو زانیاریانەی کە لە ئاسایشی ناحەی قەرەتەپەوە دەست کوردستان 24 کەوتووە زیاتر لە 10 چەکدارە بن ڕۆشتونەتە سەر گوندی کەشکەوڵی گەورە ئەو گوندا سەر بە ناحەی قەرەتەپەیە بەڵام لە هەمان کاتدا دەکەوێتە سنوورێکەوە کە گوندەکە دەکەوێتە عمقی هێزەکانی پێشمەرگەوە دیارە ئەو چەکدارەی داعش بەپێی زانیاریەکانی ئێمە لە ڕێگەی بە شێوازی قاچاق هاتوونەتە ئەو ناوچەیە مختاری گوندی کەشکەوڵیان ڕفاندووە بۆ شوێنێکی نادیار دوای ئەوەی کە مختارەکە دەڕفێنن دانیشتوانی گوندەکە خۆیان چەک هەڵەگرن و ئەچنە ئەو جێگایی کە ئەمان دەزانن لەبەرەوەی هەمویان عەرەبن دەزانن مختارەکەیان بۆ کوێ ڕفێنراوە دیارە کە دەچن ئەو ناوچەیە شەڕوپێکادان لە نێوان دانیشتوانی گوندی کەشکەوڵ و چەکدارەکانی داعشدا دروستە بێ و دەست بەجێ مختارەکە لەلایەن چەکدارەکانی داعشەوە دەکوژرێ دیارە ئەم مختارەی شتێکێک بۆ لەو کەسانەی کە خۆی بە دۆستی کورد و دۆستی هێزەکانی پێشمەرگە داناوە لە ڕابردووداوە پەیوەندیکردنی بە چەکدارانی داعشەوە ڕەت کردوێتەوە ئەمە شوای کردو ئێستا بارودۆخی گوندەکانی دەوروبەری ناحەی قەرەتەپە و جەلەولاوە ئەو گوندانشی دوای ئازادکردنی ناوچەکان لە ژێردەسەڵاتی داعش گەڕاونەتەوە ئێستا بارودۆخیان زۆر خراپە و شەوان تاوەکو بەرەبەیان ئەو دانیشتوانی ئەو گوندانە خۆیان پاسەوانی خۆیانەکەن لەبەر ئەوە ناوچەکە ناوچەیەکی دەکەوێتە سنووری دەریاچەی حەمرین و دەکەوێتە نێوان گەرمیان و دەریاچەکە ناوچەیەکی قەڕەم و ژاژ و ئاو و یعنی ناوچەیەکی زۆر ئاڵۆزە تەنها گروپە چەکدارەکانی داعش بە حکمی ئەوەی خۆیان شارەزان لەو ناوچەیە دەتوانن لەو ناوچەیەدا بمێننەوە و ڕۆژانی ڕابردووش کوردستان 24 ئەو هەواڵانەی گواستەوە کە لە ماوەی کەمتر لە 10 ڕۆژە ئەمە حوتەمین کەسە لەلایەن چەکدارانی داعشەوە بەو شێوازە دەڕفێنرێت و دواتر دەکوژرێت ئەمە شوای کردو لە ئێستادا ئاڵۆزیەک تا ڕادەیەک لە ناوچەکەدا دروست بێ و چاودێرانی سیاسیش هەر دوای ئەم ڕووداوی کە کەمێک لەمەوە بەرەوە من پەیوەندیم بە یەک دوانێکەوە کردوتم ئەگەر بکرێ هۆکار یعنی ئەم جموجۆڵانی چەکدارانی داعش چی مەترسیەکەن لەم ناوچەیە بێگومان نەیشاردەوەوتی مەترسین هەم بۆ سەر هێزە ئەمنیەکان و هێزەکانی پێشمەرگە و تەواوی ئەو خەڵکانی کە داعش ڕەتەکەنەوە و داعش مەفرەزەیەکی بەپێی ئەو زانیارانەی کە دەست من کەوتۆ مەفرەزەیەکی نزیکەی 7 کەسیان کە وەکو سەرچاوەکانی ئاسایش باسیەکەن گەڕاوەتەوە سنووری جەلەولا و قەرەتەپە و دەریاچەی حەمرین و هەر کەمێک لەمەوبەر بەڕێوەبەری ناحەی سەعدیەی سەر بە قەزای خانەقین بە کوردستان 24 ڕاگەیان کە چەندین گولە هاوەن لەلایەن گروپە چەکدارەکانی داعشەوە ئاراستەی نێو ناحەیەکە کراوە دیارە ناحەکە ناحەیەکی کوردنشینە دەکەوێتە چوارچێوەی مادەی 140 دەستوری عێراقیەوە بە یەکێک لە ناوچە کێشە لە سەرەکان دانرێت بەڵام لە ئێستادا ئەو ناحەیە کە پێکاتەکانی لە عەرەب و کورد و تورکمان و سونە و شیعەش پێک دێن لەژێر دەسەڵاتی شیعە و دەسەڵاتی چەکدارانی حەشدی شەعبی و سوپای عێراقیدایە ئەوە هەواڵ ئەمنیەکان بوو وەکو هەواڵی ئەوەی شەوانی ڕەمەزان دیارە ئەم ناوچەی کە ئێستا من لێوەساوم ئەگەر بە ئۆتۆمبیلێک بەڕێ بکەوم نزیکەی بە چارەکە سەعاتێک من دەگەمە ئەو ناوچانەی کە ئاماژەم پێکرد ناوچەی ئاڵۆزن و ئاماژەم پێکرد کە گروپە چەکدارەکانی داعش دێن خەڵکە بن بەڵام لێرە بە وجودی هێزەکانی پێشمەرگە و ئەو پشتێنە ئەمنیەی لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە بۆ خەڵکی ئەم ناوچەیە دروست کراوە لێرە خەڵکەکە زۆر بە ئاشتی و بە ئارامی ئەژێن ئەم گەنجانە ئێستا لە دەرەوەن دیارە لە چاوی کامیراکەشەوە شەقامەکانی پشتی من دیارەکە ئێرە قەڵەواڵکە کاک دڵشاد ئەگە پێمان بڵێ ئێوە شەوانی ڕەمەزان تا بەرە بەیان لە دەرەوەن شەوەکانتان چۆن بەسەرە بنەوە چۆن یعنی لە کاتێکە ئەم ناوچەیە زۆر نزیکە لە ناوچە ئاڵۆزەکانی کە ئێستا ئاماژەم پێکرد
ئێمە لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە ئەم ناوچە و هێزەکانی ئاسایش و گەرمیان ناوچەکە هەمووی پارێزا و ئێمە هیچ ترسێک و هیچ تێکمانیە و شارەکەمان بەخۆشی. شەوانی ڕەمەزان چی ئەەکەن زیاتر خەریکی چی یاریەکە بن چی جۆرە خواردنێک و جیاوازی شەوی ڕەمەزان لەگەڵ شەوەکانی پێش ڕەمەزان مانگی ڕەمەزان چییە لێرە؟ وەڵی ئەوەتان ئیتر شەوەکان ئەڕۆینە چایخانە و سین و زەرف و ئەیتر کۆنکان و ئەم شتانە بۆ خۆمانی پێ مەشغوڵەکەین. بەڵێ بەڵێ ئەوانش هەموو یاری کڵایەن و ئەم شتانەمان هەموو شتێک. ئەی تۆ هەوەکو گەنجێک ئەگەر بۆمان باز بکەی زیاتر بەچیەوە سەرقاڵە بن و چی وای کردووە شەوان تاوەکو بەرەبەیان لە دەرەوە بمێنەوە لە شەقامەکاندا و کاتەکانتان بەچی بەسرە بن و بە ڕۆژ چی ئەەکەن؟ پێش هەموو شتێ ڕۆژووی مانگی ڕەمەزان لە هەموو موسڵمانەکان پیرۆز بێ و خی گەورە لیان قبولکە سڵاو و ڕێز و خۆشەویستیم دەنێرم بۆ هێزەکانی پێشمەرگە لە سەنگەرەکان سڵاو و ڕێز و خۆشەویستیم دایکی دەستی دایکی شەیدە سەربەرزەکان ماچەکەم ئێمە بە خوێنی ئاڵی شەیدە سەربەرزەکان ئەتوانین لەم شاری خۆمانە بە ئارامی بژین ئێمە وەکو ناوچەی کفری حدودە لەگەڵ ئەو دیوا بڵێن ئێمە باشە باسی ئەوم بۆ بکە ئەگەر بکرێت زیاتر باسی ئەوم بۆ بکەی شەوان تا بەرەبەیان چیەکەن لە دەرەوە تا ئەو کاتەی بانگ ینی خواردنی بەیانی ڕەمەزانان دەخۆن و بە ڕۆژ ئێرە ناوچەیەکی زۆر گەرمە بە ڕۆژ کاتەکانتان بەچی بەسرە بن؟ ئێمە ئەوەی ڕاستی بێ کاتەکانمان بە شەوانە تاکو و کاتی پارشێ بۆ خۆمان دائەنیشین لە گەڕەکەکانە بتوانین زکری خوای تیاکەین یان بتوانین زۆر کات ئەڕۆینە یاری سین و زەرفەکان یاری کڵاوێنەکەین شارەکەمان ئارامە لە سای سەر هێزی پێشمەرگە و شەیدە سەربەرزەکان و زۆر سپاس دیارە ئەم گەنجەش یەکێکە لەو گەنجانەی کە پێشمەرگەیە و ئەرکەکەیشی لە تەلوەردە لە باشووری شاری کەرکک بەڵام ئێستا ئەگەر پێمان بڵێت تۆ هاتوویتەوە ئێستا لەگەڵ ماڵ و مناڵەکانی خۆتاندان شەوانی ئێرە چۆن ینی چۆن بەسرە بین؟ وەڵی پێشەکی بە خێراتنی کەناڵ بچوارەکەم کەناڵێکی سەرکەوتووە ئێمە لە کفریا شەوان لەگەڵ برادران دانشین و ئەڕێن بۆ ساحی تۆپان و خەریکە و شتێرەتای وڵ باشە زۆر سپاس من دەگەڕێمەوە بۆ لای ئێوە ئەگەر شتێکتان مابێ دیارە شەوانی ڕەمەزان لێرە زۆر بە ئارامی و بەخۆشی و جیاواز لە ڕۆژەکانی تر بەڕێوە ئاچێ خەڵکەکە تاوەکو بەرەبەیان لە دەرەوە بێ و بە ڕۆژی شەقامەکانی ناوچەکانی گەرمیان چۆڵە بەهۆی ئەو گەرمایەی کە لێرە هەیە. میدی هەفکارێمە هەرێنجاف تپشوەیەکە ڕاستەخۆت ناوە جادەیان گەرمیانە دەگەرمە بوویتە بەحسا ڕەوشانە ئارامی هەت ناوچەژی کرد پیڤایەکێک و ئەو ڕەوشانە ئارام ژێدی بەرەف ئارامی بە بچە ئەو نەخۆشیێن وێ دەرێژی بەرەفداویە بچن زۆر سپاس بتە هەرێنجاف تپشوەیەکە ڕاستەخۆت یانمەدا بووی ژێ گەرمیان ئەم دێ بەرەف هەولێرە پایتەخت دەچین و شوێ دەرێژی هەفکارێمە گۆران شاخەوان دەپشوەیەکە ڕاستەخۆت یانمەداوە گۆران ئەفدەمێتەژی باش ئەس نوکە بەحسا و جهێ ئەز لێ بکەمتەوە هەولێرەدا ئەس جەم مزگەفتە جەلیل خەیاتم ڕاستی وێ دەرێ کەشەوەیەکی خۆشی ئارام هەیە تولکیش جێ هەولێرەی و کامیرەش بوویتە و زێدەتر بەحسا پاشیف و چەوانیا ڕێڤەچوونا وەختین ناوە هەیڤە ڕەمەزانی لە جەم وڵاتیان وێ دەرێ بکی و کەرەمکە گۆران ژوان پاشیویەوە باش ئێمە ئێستا لە یەکێک لەو شەقامانەین کە جیاوازی ئەو شەقامە جیاوازی شەوانی لەگەڵ ڕۆژ بە ڕۆژ ئەم شەقامە زۆر چۆلە جگە لە مانگی ڕەمەزان مانگەکانی پێشتریش ینی هەموو کاتێک بە ڕۆژ ئەم شەقامە زۆر چۆلە بەڵام لە شەواندا بە تایبەت ئێستاش کە مانگی ڕەمەزانە قەرەباڵغێکی زۆری بەخۆ بینیوە خەڵکی دوایی ئەوەی کە بەربانگ دەکەنەوە یەک ڕاستە و خۆ دێن بەرەو ئەم بازارە لێرە دانیشن لێرە خەریکی گوڵ بە ڕۆژ و چا خواردنەوە و گۆشت خواردن و وە گەنجان بەشێکی زۆریان خەریکی نێرگ لە کێشانن تاوەکو وەکو خۆیان باسیەکەن تاوەکو زۆربەی جار بەشێکیان پارشیویش لێرە دەکەن نانەکەی لێرە دەخۆن ئەو کاتەگەڕێنەوە ماڵ من مەبەستمە لێرە گەر هاوکارم یارمەتی بدا زیاتر لەگەڵ ئەم هاوڵاتیانە قسە بکەین جگە لەوە بەشێکی زۆر لە گەنجانیش باسییان لەوە کرد ڕەنگە زۆربەی جار ئەوان نەتوانن بە ماوەیەکی زۆر یەکتر نابینن بۆیە ئێرە بێتە شوێنی کۆبوونەوەی ئەوانیشە لە شەواندا زیاترە و گەنجانەکە لە یەکتر دوورن یان لە کۆلێژ و لە پەیمانگاکانن دوای ئەوەی کە دەوام تەواو بێ ڕۆژانە لە کۆلێژ یەکتر نابینەوە شەوان لێرە یەکترە بین تۆ ئێرە بێتە شوێنی کۆبوونەوەی ئەوانیشە شەوتان باش پێمان بڵێن ئێستا مانگی ڕەمەزانە شەوان دیار لێرەوە ڕۆژەکان چۆن بەسرە بن جیاواز لەگەڵ مانگەکانی ترە وەڵی ئەوەی ڕاستی وێ مانگی ڕەمەزان مانگەشی پیرۆزە
بەس فەرقی شەیە لەگە ڕۆژەکان شەوان چۆن بەسەرەبەی تۆ کاتەکانی خۆت بەخوای ئەسەر چیرەی لە چایخانەی بەس پاشکاری دەکەینەوە تا شەوان سعات چایخانەی جەنابتە بەڵێ بۆ نمونە تۆ شەوانەی ڕەمەزان لەگەڵ شەوانی پێشترا زیاتر چەند بە تەقریبی ژمارەیەکت لایە چەند چا بفرۆش بەخوای فەرقی کردێ لە بەرەوەی مشتری دادنیشێت تا بەرەبەری پاش شوێ دادنیشێ نمونە چەند چا وڵای عادەتەکەی نازانم بزەوت کەتریەکە پڕی چاکەی تۆ لێ تاسیری کردیا زیاد ما کردیا ڕاستەکە لەگە ڕۆژەکان کە فەرقی کردیا دەستا خۆش بێ ژوان منەمەوێت لەگەڵ ئەم کۆمەڵە گەنجەش قسە بکەم شەوتان باش پێمان بڵێن ئێوە ڕۆژانە چۆن کاتەکانتان بەسەرە بن بە تایبەت ئێستا بڵێ ڕەمەزانە خەڵک زیاتر لە ماڵە منێتەوە شەوانە بینین لە ئیسکان ئێوە پێم وایە هەموو برادرن چۆن لێرە کۆبنەوە لە ئیسکان ڕاستە دەستخۆشتان دەکەم بەڕاستی ئەمە بڵێ ڕۆژانە بە دوکانە بە کاروبارە مەشغوڵین شەوانش دەبینی سوتفەیە شەوایە دێن ئیسکان کۆ دەبینەوە هەروە بۆنەوە شەو ئەو شەو هەر بە بۆنەوە شۆکە مەزموعەکی کۆمەڵە قوتابیەکی پەیمانگای تەکنیکینا سێ ساڵەکە کۆنە بینەوە شۆکە سوتفەڕێک خراو یەکتریمان دیت لە چ بەشێک بوونەوە بەش ڕاگەیاندە ئەوەش هەموو ڕۆژنامە نووسە باشە پێمان بڵێن تایبەتمەندی شەوانی ڕەمەزان لە هەولێر چییە؟ زیاتر خەڵکەکە خەریکی چییە؟ وەڵا خەڵکەکە زیاتر بڵێن پاشفتارەکە بە نوێژی تەراویح و برنجسکرەکان خەریکن دوایش بڵێن گەنجەکان ئێستا برنج سوتفە ئەو سەرماجی ڕەمەزان لەگەڵ یۆڕۆ و کوپا ئەمریکا یعنی ئێستاانێ زۆربەی گەنجەکان چاوەڕێی یاری ئەرجەنتین کە ناو شەو کۆبنەوەی گەنجەکانیش برێن هاوڕێیان لە شەقامە گشتەکان و وەک برین زادەی ئیسکان بە تایبەت کە کۆمەڵێک تۆ بڵێ وڵی حەمید هاوکارم یارمەتیم دێ لەگەڵ ئەمانش دیارە هەمووتان قوتابی ڕاگەیان دەرچوی ڕاگەیان تۆ پێمان بڵێ باش تایبەتمەندی شەوانی ڕەمەزان لە هەولێر چیە زیاتر بە تایبەت لە ئیسکان لە جیاوازی ڕەمەزان لەگەڵ شەوانی ترە ئەوەی تێبینی دەکرێتن تەنها کاتەکان و نوێژکردن و کاتی ناخواردنەکان نەبێ بووە بە کاتەچی کە وەک تایم لەسەری بڕۆین ئەگەرنا هەموو پەیرۆ پرۆگرامەکانی دیکە بەلا دەندرێتن هەر ئیش و کار و شتێک بە ئەوەی کە گەرماشە تۆزەک دەبینی زیاتر تێ بچێ دەرێەوە بگەڕی لە ماڵەوە ناتوانین دانیشی و جەنابەت پێشمەرگەیت وەکو پێشمەرگەیەک قسە چیا بۆ خەڵکی کوردستانی وەکو پێشمەرگە لە بەرەکانی جەنگن و هەروە پێیانتان چیە چۆن خەڵکی دڵنیاکەنەوە کە پێشمەرگە سنوورەکانە پارێزێ سەرەتا بە خێراتتان نەکەین نێمە وەڵاوەک پێشمەرگە لە بەرەکان جەنگ و گەزانی وەزعی کوردستان عێراق و کوردستان بە تایبەتی ئێستا چواردەرمان هەمی دوژمنە سپاس بۆخوا سپاس بۆ پێشمەرگا لە سای سەری پێشمەرگا دەبینین لێرە بە ئازای دانیشتنە وەزعێکی خۆش ئارام سپاس بۆ پێشمەرگە دووبارە چای هەموو پێشمەرگێ ماچەکەم زۆر سپاس ژوانەوە دەبینی کۆبوونەوەی ئەم گەنجانێ وەکو خۆیان باسیەکان دەمێک یەکتریان نەبینیەوە لێرە یەکتر کۆبوونەتەوە پەیامی خۆیان هەیە ئەمەش کۆمەڵە گەنجێکی تر ئەمانیش دیارە لێرە کۆبوونەوە هەیەنا خەریکی مۆبایلە خەریکی چۆنن ئەو کاتتان باش شەوی کەناڵی کوردستان 24 لە بەرنامەی پاشیف ڕاستەوخۆ لەگەڵتانداین ئێوە وەکو گەنجانی شاری هەولێر تایبەتمەندی شەوانی ڕەمەزان چییە لای ئێوە؟ وڵای لەبەرەوە بێشی و کاری هاتیمێ کۆکەنە هیچیشم نییە بەخوان بێیشم بازار نیە لێ هاتیمێ کوانەوە تۆ ئەتەوێت چی بڵێ؟ دەست خۆش دیارەمەش کۆمەڵە گەنجی ترن ئەمانەش وەکو خۆیان باسیەکەن ژوان لێرە خەرەباڵغی شەقامەکەەوە گەنجان هاتوونەتە دەرێ و هەیانە قوتابی دەرچووی زانکۆ و پەیمانگایە هەیانە پێشمەرگەیە هەموو جۆرە کەسێک شەوان لە گشت چین و توێژەکان هاتوونەتە دەر بە تایبەت لێرە لە ئیسکان شوێنی کۆبوونەوەی گەنجانە و کاتەکانی خۆیان لێرە بەسەر دەبن. بەحسا جادە ئیسکان و بازار ئیسکان کین جایکی هەری تایبەت و خوشەتنەوە هەولێرەدایدی وەکیتەژی بەحسی کری زۆربەی زۆرە دەما گەنج لێرێ کۆنڤەرت بوون زۆر سپاس بتە گۆران شەخانتە بشەیەکە ڕاستە خۆت ناوە ئیسکان دیارمەدا بووی دەمێت خۆش بووان هەمی گەنجێن ناوە ئیسکاندا دەخوازە پاشێوەکە خۆشی بۆ ئەدی ئەگەر ماژی وەخت هەبیم پشتی بەرنامەی سەردانەکە ئیسکان بکەین چی ڕاستیژی مەژی بیریا ئیسکان کردە زۆر سپاس بتە گۆران شەخەوان ژێ ئیسکانت ناوە هەولێرەدا و هەرێمجا بژیت ناوە گەرمیاندا بشێوەیەکە ڕاستە خۆت گەلمەدا بوون زۆر سپاس بەوە بەێ تەماشاوان هێژا ئەدی ئەم دێ گەل مامۆستا سەید سدق بەحسا زەکاتی زەترکین و ئەم لوی جهی ما بووین
کەم تەرخەمە وی باریدا ئەگەر سندوقێکا تایبەت نەبەست بووی زەکاتێ چونکی هەممی لایەک یەدی تومەت بارد کرد وڵا زۆر باش بەڵام سەرنجەکەم هەبووە من لەسەر ئەو راپۆرتەی برادران لە دەرەوە پێمان دەڵێن ئێوە بەس ئیسکانتان هەیە شەوانە قەرەبارەغبی من پێشنیار دەکەم شوێنی کەشمان هەیە ئێمە کۆمەڵک شوێنمان هەیە وەکو بازار بازارگا خفناتە چینە گەل لە جیها یانێ دەکرێت شوێنی کەش شەوانە سەردان بکرێت وەبی خەڵک بزانیە ئێمە تەنیا جارەیەکمان یاخود بازارێکمان نیە شەوانە قەرباغن خەڵک لە هەموو بازارەکان ئێمە هەولێرە و ئەم کوردستانە دڵخۆشە و سەردانی دەرەوە دەکات بۆ دەربڕینی خۆشی و ئەو کەش و ئارامای لە هەرێمی کوردستان هەیە هەتا ئەم چینە نۆڤە نەخۆشخانەوەش دەم چینە بەرێن دەستان بازار ئەم چینە هەر جایکی تعجیل شڵاتی بەردەوامژی بێشە دیارە من پێم خۆشە زۆر بەڕاشکاوانە بڵێم هەر چیەک لەم وڵاتی ئێمە بگوزەرێ جا بە تایبەتی ئەوەی کە چێکەم تەرخەمە یاخود چێ حەقی تەقسیری هەبووە ئێمە هەمومان بەشداریمان کردێ لەم وڵاتە هەمومان فیداکاریمان کردووە خوێنمان ڕشتووە گۆمێک خوێنمان ڕشتووە تا گەیشتیم بە ئەمڕۆی ئەم ئازادیە و ئەم ئارامێکە لە هەرێمی کوردستان دەگوزەرێ دیارە ئێمە هەموو تاکێکی ئەم کوردستانە کەم تەرخەمە لە هەر کەم و کوڕیەک کە لە سیستەمی ئیدارە و یاخود لە سیستەمی وڵاتە بێتن بۆیە بەسەت زەکۆیارە زەکات جانیبی یەکەم وەکو دەسەڵاتی تەنفیزی حکوومەت لێبەر پرسیارە حکوومەت لێبەر تایبەتی وەزارەتی ئەوقاف من ئاماژە پێم خۆشە بۆ بکەم لە ساڵی 2002 یان 11 وەزارەتی ئەوقاف پرۆژەیەکی تەقدیمی حکوومەت کرد بۆ ئەوەی توێ بۆری دەست پێکرێ لە هەڵەکەنەکەتێت بەڵێ بۆ ئەوێ دیراسە بکرێ سندوقێکی زەکات لە هەرێمی کوردستان دروست کرێ ئەو هەموو پارە بە اعتیقادی من بە بڕوای من وەکو کەسێک کەمێک شارەزە لە ئاینی پیرۆزی ئیسلام پارەکانی ئێمە وەکو زەکات لە کوردستان بە هەدەر دەچێت شوێنی خۆی ناگرێت ئەو فەرسەفەی کە خوای گەورە لە قورئان لە فەرمایشتەکانی پێغەمبەر لە زەکات باس کراوە ئەم فەرسەفە جێگای خۆی نابینێتەوە لەو شێواز زەکاتێکی ئێمە دەیدێ هەم مامۆستایانی ئاینی دەکرێت لە ڕێگای مینبەرەکان و لە ڕێگای دەستگای ئەعلام ئێوەش وەکو ئەعلام لە ڕێگای کۆمەڵێک موەسساتی دینی خەڵک وەعی بکرێ ئەوەی کە زەکات دەدا بزانی مانای زەکات دان چییە و ئەوەی کە وەریش دەگرێت بزانی مانای زەکات وەرگتن چییە وەکو باسم کرد ئەوەی کە زەکات دەدا وا پێی وایە ئیدی فەریزەیە کە دەبێت جێبەجێ بکە بەڵام شێواز و چۆنیەتی زەکاتدانەکەی لەلا گرنگ نییە چۆن دەدەری گرنگ ئەوەیە پارەکەی سەرفکە هەندێکیان ئێمە پێم خۆش ئاماژە بۆش بکەم کاگشتوان لەم وڵاتە ئێمە بەسایی زەکات تیجارەت بە زەکات دەکرێت سیاست بە زەکات دەکرێت پەخشان و نەخشانی پێ دەکرێت خەڵک دەنجی پێکەوە دەکاتەوە یعنی ئینسان بە ڕاشکاوانە قسام کاتە یعنی کۆمەڵێک شتی پێ دەکرێت ئەسلان دوورە لە دەقەکانی ینی پیرۆزی ئیسلام و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆیە دەکرێت حکوومەت بۆ ئەوەی زیاتر سوود لەم پرۆسە گەورە ببینیتن دەکرێت ڕێشی بخا بە یاسا و بەورتری و ئەگەر تێبینی شێبی لەسەر پرۆژەی زەکات و لەسەر پرۆسەی زەکات و لەسەر سندوقی زەکات دەکرێت ئەو تێبینیانەی کە هەیتی بنبڕ بکاتن و بەڵام ئەوەی کە گرنگە وەکو حکوومەت سندوقی زەکات جا بە هەر شێواز و بە هەر ئالیەتێکی نەزی بکرێتەوە لە هەرێمی کوردستان ئێمە دەتوانین وەکو سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆمەڵێک سوود لە زەکات ببینین بۆ نمونە وەکو باسم کرد زیاتر ئەم بەحسا وێ فەلسەفە سندوق زەکات بکەین سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم بنوکە زیاتر خەلکی پرزگیرێکەوەی هەیە و باوەری بووی دەستنینە ئەوێ تەسلیم کتێ و چاوە زەکات بێتە بەڵاوکردن دەستپێکی ئەم زیاتر کار سەر ڤەگەریۆنە باوەریە بکەین داکو بشین ئێدی سندوق بێتە دانا شوان ئەمەیان قناعەتمای ئەمە بیانووە بەهانەیە ئیدی ئەگەر خەڵک متمانەی بە حکوومەتەکەی خۆی نماوە ئەی چۆن لێ دەگەڕێ ئەم حکوومەتە سیاسەتی ئەم وڵاتە بەڕێوە بەرێتن بەێ ئەی چۆن متمانە بەوە دەکات کە ئەم خەڵکە موسەخۆرە موسەوەردەگرێ ئەم خەڵکە کۆمەڵک ئیمتیازاتی لە حکوومەتە هەیە بۆی دەکرێت ئەمە بیانوو بەهانەیە کە ئەگەر میسالم باز بکرێتن حکوومەت دەتوانێت هەموو کەم وەکو باز دەکەم هەموو کەم و کوڕیەکان و هەموو تێبینیەکان دیراسە بکە بەڵام ناشکرێ لە بەوەی خەڵکێک بەهانە دێنێ یاخود بیانوی دەینتەوە چێ دەرێ ئەو دەستە نەزیح دەبی چێ دەرێوا دەبی چێ دەرێ ئەمە کۆمەڵێک قیل و قال بینین وەکو پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم زۆر پرسیار مەکەن لە قیل و قالەکان وەکو بەنی ئیسرائیلەکان تووشی کۆمەڵێک کێشە بن بۆ خۆتە
ئینسان لە زۆر پرسیاکردن زاروی بە خۆی کێشە بە خۆی دروست دەکاتە هین وەکە مامۆستایان ئاینی بەڵام دەبێت حکومەت عەزم جەزمی هەبێ وەڵا بەرنامەشی هەبیتە هەوە حتا چه حد هەماهەنگی دگەل وەزارەتە ئەوقاف کاروبارên ئاینی کریە و دگەل حکوومەتێدا و ئەف سندوقەیەدی بێتە دانان و پراستیژی مفا زەکاتێ بشێوەیەکی گشتی بێتە وەرگرتن نەکو بەلاژ بچت بە بڕوای من مامۆستای میهوانێ من و کە توی ئەس چێم بێ سەرێ وەڕاستەی حکوومەت و نەژی خەڵک وەکو مامۆستایەکی ئاینی بەو زانیارێک کە بە پێ زانیارێکی هەیتم ئەو کات کە گەرما و گەرم باسی سندوقی زەکات کرا مامۆستایانی ئاینی لە ڕێگای منبەرەکان لە ڕێگای کۆڕ و کۆبوونەوەکان و دانیشتەکانی خۆیان زۆر گرنگیان بەو بابەتەدا و زۆر لە نێو خەڵکو و لە نێو دانیشتەکانی خۆیان باسییان کرد و وەکو نیمچە کۆدەنجێک منارم کۆدەنجی هین بەردەوامژی بێدەنگی هەیە وەکو نیمچە کۆدەنجیەک کۆدەنجیان لەسەوە دەکە ئەم پرۆسا جێبەجێ بکرێ و یەشیتی زانایانیش بە پێ زانێرێکە هەم بووە لە سەرخەت بووە ئەوانیش میسالەن ئەوەی وانیش بەکەم نەزانین ئەوانیش بەردەوام لە سەرخەت بوون لەگەر وەزارەتەقاو هەمان بوون لەگە وەزارەتی ئاقاو بۆ دانانی سندوقی زەکات لە هەرێمی کوردستان مامۆستادان بینە سەر پرزگرێکۆنکە و ئەفڕە و شەهری ما کوردستانی تێدا دەرباز بێت زێدەتری خەلکی vê ئەردی فەرمانبەرن و زێدەتری وان فەرمانبەرژی 4 مە هەتا 5 مەهۆژی موچە وەرنەگرتیە چاوانیە دانۆ زەکاتی سەروی موچەهێنی دی چاوێتە دان مثلا ئەوژی حسابەت گەل پارەی یانژی نە من پێم خۆش بە ئاماژە بۆی بکەم یەکێک لە سوودەکانی سندوقی زەکات هەر وەڵامێکە بۆ پرسیارەکەی جەنابێت یەکێک لە سوودەکانی سندوقی زەکات یاخود گەڕانەوەی زەکات بۆ خەزینەی دەوڵات ئێمە دەتوانین موچەی فەرمانبەرانی پێ بدەین دەتوانین ئێمە موچەی خاوەن پێداویستە تایبەتەکانی پێ بدەین ئێمە دەتوانین چەک و تەقەمەنی بۆ برا پێشبەکەکانمان کە پارێزەری دین و خاک و وڵات و شەرەف و ناموسی ئێمە ئەمانە کۆمەڵێک شت بوون لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بەیت المال واتە یاخود لە خەزینەی دەوڵەت بەو پارەی کە کۆ دەکراوە لە پرۆسەی زەکات تایدا سەرف دەکرێت ئێمە بەڵێ هەموودا ئەم دەستی خوب داینە سەر برینێ حتا سبایان بەحسی سندوقی بکەین سندوق نەهاتیە دانان و حتی سبایش هم سر بحثا پیغمبری صلی الله علیه و سر بمکن و سردمی چاو هاتی دانه ایدی او وقتی بیه وقتی نوکه خلکی گلیه هنده هی از چاو زکات خوب دم و پارن مل دف حکمتینه او پارن مل دف حکمتی دی زکات شویجی دم یانجی اوی بری نوکه و پراستیجی چل دف منینه با من بسیار اگلم خلق دکم که شوان جان او خلکی که بس که او خلکی که اساس سرمایه داره و خوا پیدا و دولمندی ام ولات و ام هرم و شارعه دروستە لە طرف هەموو شتێک ئێمە بە اعتقاد ئێمە لە طرف خوایە بەڵام بەسای ئەم زمینە سازی حکوومەت بووە کە زمینە سازی بۆ کردووە تاوەکو بتوانێ سەرمایه‌ی خۆی لێرە کار پێ بکاتن و تیجارەت پێ بکە و بازرگانی پێ بکە و بگاتە ئەم میقدارێک کە ئێستا سەرمایه‌داری باشمان هەیە سوپاس بۆ خوای پەروەردگار لە هەرێمی کوردستان بۆیە دەکرێت یعنی وەکو وەفایەک بەرامبەر حکوومەت بە تایبەتی ئێستا ئێمە لە قەیرانی داراین و شتێکی نە سیناریۆیە و نەشتێکە کە لە خەڵک بشادرێتەوە ئیدی ئێمە دەزانین ئێمە سیاست مەدانی با سیاست بەڵام ئەوەی کە دەیبینین و دەیبیستین و لەبەر چاومانە ئێمە موچەکانمان سەرەتا لە سەردەمی مالیشی لە دەوڵەتی عێراق بڕا لە پاشان نرخی نەوت دابەزی وە کۆمەڵێک سیاسەتی شەڕی داعش و ئەوانە وازحن بۆیە دەکرێت ئەم دەوڵەمەندانە وەکو وەفایەک بەرامبەر حکوومەت کە حکوومەت زمینە سازی بۆ کردوم تاوەکو ببنە سەرمایه‌دار و بازرگانی ئەم وڵاتە ئیسفسود و ئیسفادە بکەن دەکرێت هاوکار بن لەگەڵ حکوومەت زەکاتەکانی خۆیان ببەخشن بۆ ئەوەی کەمێک لە ئەرکی حکوومەت ئاسانتر بکەن و کەم بکەنەوە لەم قەیرانە و ئەف خەلکی مەسەن زێدەتر مامۆستا پرسیار سەرهەندی هاتینە خەلکی هەژار و فەرمانبەر چاوە زەکاتە خوب دەدوی دەمیدا یانجی سەرحسێبنینە هەتا ساڵ زڤرتە ساڵە بێت کامە فەرمانبەر زەکاتی لەسەرە چینی توێژی فەرمانبەر پێم وانە بە شێوەشی گشتی ئەم میقدارە و ئەندازە هەبی کە زەکاتی لەسەر بیتن پێم وانە ئەو میقدارە و ئەندازە هەبیتن کە زەکاتی لەسەر بیت چکە چینی توێژی فەرمانبەر وەکو کوردەواری خۆمان دەرێ بە خۆبڕۆیەکەیە ئیدی ئەو بچەی کە وەردەگری سەرفی دەکاتن ینی بە ڕێژەیەشی کەممان هەیە کە فەرمانبەر سەرمایه‌دار و یاخود فەرمانبەر خوا پێداوی بتوانی زەکات داویش دەتوانی خۆ ئیدی ئەم دنیاە نەکۆتاییە و نە بە 2 ساڵیش ئێمە چەند ساڵ شەڕی سەدداممان کرد ئێمە چەند دیکتاتۆریەک بە دوایەتەکانی هاتوون دژایەتی ئەم میلەتیان کرد ئێمە ئەوانمان ڕوخاند و بەسەرکەوتی ینی دەکرێت ئێمە بۆ خۆمان کێشەیەک کە بووی تەواقعێک بەبێ هیچ سیناریۆ و دەستێک تووشمان بووە ئێمە دەکرێت هاوکاری حکوومەتی خۆمان نەبین من پرسیار لە جەنابەت دەکەم ئەم دانیشتنەی ئێمە
ئەوە نزیکەی بەرەو سەعات 2 دەچین ئەوها بەکەش و ئەوەشی ئارام ئێمە دانیشتین چەند سەر و سامان دروستە حکوومەت لە حاڵەتێک ئەگەر من دیفاع لە حکوومەت ناکەم بەڵام فەرمانبەری حکوومەتم حکوومەت حەقی لەسەر من هەیە وەکو ئیلتیزامێکی ئەخلاقی ڕۆژات دماهەیەکی خودی پرسیارەوەیشمانە کرد کەوارن وە بوو زەکات نەدایمەژی پرسگرەی کەلڤەیەکی نە مەسەن الحەمدولیلا نەوە کەشەوەیەکی ئارام داجین مامۆستای دا ئەم بەحسا حکمت وان هەردوو بابەتە هەم زەکات و زەکات الفطر یعنی سەرفترە چ جیاوازیت ناو بینەوان هەردووکۆدا هەیە و حکمت یعنیش فترێ چیە دیارە زەکات وەکو لە سەر سامان دیارە وەکو لیژنەی فتوواش لیژنەی باڵای فتووە لێشی زانایان ئەندازەکەی داناوە دەبێت 4 ملیۆن و نیوی هەبێ ساڵی بەسەدا سوڕا بێتەوە ئینجا زەکاتی لێ بدە لە هەر ملیۆنێک 25,000 داتن هەر ملیۆنێکی 25,000 داتن و چارازی دەبڵێ ئەبجا بەم شێوازە بەڵام زەکاتی فتر واتە وەکو خۆمان دەڵێن سەرفترە زەکاتێکە بە خینەوەی من لە دەقەکان زیاتر ینی زیاتر لەبەر چینی فەقیر و هەژار خوای گەورە فەرزی کردووە بۆی فەقیر و هەژاریش ینی زگی بەخۆ نەستێتەوە برێکاکە من هیچ شتێک نیم ڕقامێک نیم ینی شتێک نیم لەو بابەتەی زەکات و لەو بابەتێک کە خەڵک ئیدی ئەوە خەڵک پارە دەبەخشێ بە ناوی زەکات و بە ناوی سەدەقە هەر بەلای کەم ئەزعف ئیمانێک و خۆمان دەڵێن بەلای کەم بامیش بەشێکم هەبی لەو خێر و خێراتە ینی هەموو چینی توێژەکان زەکاتی فتر دەدا ینی بە بڕوای من دروستە کۆمەڵێک ڕاهەندی کە و خوێنی کە هەیە بەڵام خوێندنەوەیتری هەیە بەڵام ئەوەی بە خوێندنەوەی من ئەمە خوێندنەوەیشی زۆر سەرچیە ئەوەی چین و فەقیر و هەژاریش هەست بۆ کە ئەویش ئەندامێکە لەم کۆمەلگایە ئەویش ڕقەمێکە لە ڕقەمەکان کە ناوی دێکاکە ئەرێ زەکاتی فتردا ئەڵێرامیش زەکاتی فترم داوە ها وەختیوی جیاوازیە داناوەختی دانا زەکات و زەکاتی فتر تۆ دەتوانانی هەر لە سەرەتای ڕەمەزان بدەی بەڵام کەنجی لەسەر دوواجب دەبی کەنجی لەسەر دوواجب دەبی کە داخلی جەژن دەبی تا پێش نوێژی جێژن تا پێش نوێژی جێژن واجبە ئەم زەکاتە بدەیت ئەگەر لە مقدارت هەبی بتوانی بیدەی خەڵکیشمان هەیە ناتوانانی بیداتە لەسەری نییە ینی خەڵکمان هەیە ناتوانانی ئەو مقدارێک کە ئەگە دروستە بۆ هەر نەفرێک 3000 بەڵام لەوانەیە نەیبی خەڵکمان هەیە پارەی چیلۆ گۆشتێکی نییە پارەی مریشکێکی نییە ئەوانە لە سەریان واجب نیە بەڵام بەم ئەندازە ینی ئەوەی کە فەلسفەی زەکاتی فتر یەکێک لە ڕەهەندە سەرچیەکان ئەوەیە کە باسم کرد و لە سەرەتای ڕەمەزان دەتوانی بیدا بەڵام لە پێش نێژی جەژن واجب دەبی کە ئەگەر هەبی بیداتە نەدانا زەکاتێ بۆ کەسێکی و ماڵی زەکاتی هەبت چ سزایەک هەیە لە ڕۆژە دمایەکی دیارە لە نێو کۆمەلگا بە کەسێکی بێویژدان بە کەسێکی ینی نامەسئول بەرامبەر مرۆڤایەتی و ئینسانیەت بە بڕوای خۆم میسارن بەوانەی کە لە دین تێگەیشتم ئەوانەی کە تەنیا خەمی خۆیانە و تەنیا بۆ خۆیان دەژین وەکو بە مستەلەحێکی کورتتر ئەنانین قناعەتم وایە ئەوان لە خۆیان لە دنیا سزای ویژدانی خۆیان سزایان دەداتن وە دووریش دەکەون لە نێو کۆمەلگا وەلا سەبارەت بە ئەتیقادە ئاینیەکە ئەوانەی کە زەکات نادەن خوای پەروەردگار لە قورئانی پیرۆز دەفەرمێ با گومان وانەکەن لا تحسبن الذين وا گومان نەکەن ئەوانەی کە زەکات نادەن و ئەو بڕە پارەی ئەو بڕە ماڵی کە خوای پەروەردگار لە سەری فەرز کردوون بیبەخشن بە کۆمەلگا بەخشینە بە کۆمەلگا نەک بە فلان و بە فیسکە بەخشینە بە کۆمەلگا دەرباسکردنی کۆمەلگایە لە خەڵک لە هێلی فەقیری و هەژاری و بنیادنانی وڵاتەکەی خۆتا خۆ وەکو باسم کرد کە زەکات دەدەی وڵاتی خۆت بنیاد دەنێ چکە خەڵک تا چەند فەقیری ئەوەندە بی لە کاری خراپتر دەکاتەوە لەوانەی خوا نەخواستە دەست دۆ کاری ناشەرعی ناقانونی دزی کۆمەڵێک لەو بابەتانە بۆیە خوای پەروەردگار وەکو سزایەک بۆ کەسانە دەفەرمێ باوا بی نەکەنەوە ئەوانەی کە ئێمە سەرەت و سامانمان پێبەخشیون سەرەت و زەکات لە سەرەت و سامانەکانی خۆیان نادەن ئەم سەرەت و سامانە هو خەیرە لەهم ینی بە چاکە لەوان تاوا دەبی بەل هو شەڕ لەهم وان بە خراپەت تاوا دەبی و هەم لە دنیا بە ئاسوودەیی ناژین و لە دووری کۆمەلگا دەژین و هەم لە قیامەتی خوای گەورە دەفەرمێ سەیوتەوەقون ما بەخیلوا به یوم القیامە خوای پەروەردگار بەم سەر و سامانێک کە هیتیان زنجیر و کەلەپچەیان دەکاتن و ئەو سزا و عەزابێک کە خوای پەروەردگار لە ئاگری جەهەنەم دایناون بەرەو ئاگری جەهەنەمیان دەبات مامۆستاش بلی
یعنی پاره و ماڵی تشتێکی دی هەیە دوێ دنیادا زەکاتر سەر بێتە دانیانژی بتنێ بەخۆی گەنم و جۆ ئەوانەی کە زۆر بە کورتتر لە بەرکەمی کات ئەوانەی کە قوتن گەنمە جۆیە برنجە پارەیە زێڕە زیوە ئەوان هەموو زەکاتیان لێ دەکەویتن و جداهیەوان مەسەلەن یە زێر هەبێت بوونمون بەڵێ چاوە زەکاتە زێڕی بدەن کابرا ئەگەر میسالم 20 مسقال زێری هەبی بەڵێ بەڵام بەو شەرتەی زێری ئافرەتانە نەبی یعنی ئەو زێرە نەبی کە ئافرەت لە ماڵی بەخۆی وەدەکاتن چکە لە فیقی ئیسلامیدا زەکات لە زێری ئافرەتان ناکەوی بەو مەرجەی میقدارێک نەبی کە لە عورف لا بداتن بەڵێ یعنی میسان ئافرەت دەتوانی خەناوکە قایشەک بازنەک ئەوانە بەکاربیێنیتن یعنی لەو میقدارانە تێپەر نەبیتن زەکاتی لەسەر نییە 20 مسقال زێری هەبیتن 20 مسقال زێری هەبیتن و ساڵی بەسەدا تێپەڕی بیتن لە هەر 20 مسقالێک نی مسقال زەکاتی بدات یانەوەتە دەقستێنی بە پارەکەی بدات ئەگەر مەسەلەن کەسێکی ئاژاڵ و زێدەتر گشت و کاڵ هەبێت ئەو چاوە تێتەدا لە کشت و کاڵ ئەگەر بە ئاوی بارانێ چاندرابی واتە ڕوابیتن یعنی ساڵێ بەڵێ لە دە عربەی یەک عربەی دەداتن ئەگەر بە ئاوی میسالم بۆ خۆی ئاوی دابیتن لە دە عربەی نیو عربە دەکەویتن لە دە عربەی نیو عربە دەکەوی لە حیوانیش ئەوەی کە زۆر مەشهورە میسالەن مەڕە لە تل سەر مەڕی وەکو پێ دەرێن مێگەر لە تل سەری سەرک دەکەویتن تەمام مەدی مام سەسەید دەستپێکیشدا گوتی ئەمە ژوانێکی تایبەت من هەیە یعنی دویا دونیکە بچی از زێدەتر بەحسە هەفکاری خوب کەم یعنی توانەوە میر نوکە ئەم ئەزنێ بدینە مامۆستای مامۆستا بشتە ئەم هەفکارین خوێندن وەربگرین باژار هێندنیان تەمام ئەدی مامۆستا سەید سەدیق کەپرانی دول دەمەبووریدا دیارمەدا بوویمە بەحسی زۆر سپاسان دەکەم من لە کۆتایی قسەکانم تەنیا ئەوە دەڵێم دەستی یەکەیەکەی پێشمەرگەکانی کوردستان ماز دەکەم و خۆم بە خزمەتکار و بە خادم و غڵامێکی پێشمەرگەکان دەزانم تەمامێدی مامۆستا سەید سەدیق کەپرانی زۆر سپاس بوو تا کورد دەمێت بووریدا گەرمەدا بووی دەخۆزا لێبووری نشتینە گەرمە تو گیر و کردی زۆر سپاس دەستان بەڵێ تەماشاوان هێژا ئەیدی ئەمێ بەرنامەی پاشیف بەردەوام بکەین توێ بارێ دەما پاکێجەکە تایبەت یا دژیمە هەیە یعنی بەری ئەم خاطر خوش مامۆستای خوازی ئەمە زیاتر vê carê behsa Bakurê Kurdistanê bikî taybetî jî yani meha Remezanê da zêdetir bêjim vê pakêjê behsa behtina nanî tê tekirin yan jî ez ne temamim tuwana eger tu gelme davî nizanim zêdetir eval def min nivîsî behsa Bakurê Kurdistanê yani taybetiyên xweş konvekirina xelkî û kirina پاشی و فتاره طیبتش هم بحثا با کره کردستان کیم باشور جی زیادت روسا یعنی زیادتر دما فتارو پاشی ودا حوال پیک و کون ود من پراسشی بریا وان حوالا کی اول افهم دک یعنی دریج از جونادیر پیوای کی فتاره کان نزیک ام پیک وکین و الپشت را زفرین و ساعت دوام یا پاشی و برداند که Li Qûrsera Mêrdînê digel hatina meha Remezanê karên em pêjan hêj zehmettir bû. Di nava rojê de welatî ji ber germahiyê di binê daran de bêhna xwe didin û xwe hênik dikin. Lê mixabin nampêj ji ber karê xwe nikarin vê yekê bikin. Nampêj serê sibehê zûra dibin û diçin firneyan û heta derengiyê şevê ji bo gel pîdeyên Remezanê dibêjin. Li aliyê din ji ber qutbûna karabeyê bajêr karên nampêjan zehmettir dibe. Her wiha welatiyên ku dixwazin ftara xwe bi nanê pîde vekin jî li ber deriyên firneyan dikevin doreke dûrdirêj. Zaroka telefon kir got nan bînin û me rabû nan anî û em hatin quyrexê bû hebû û em sirê de bûn walhasil va me nanê xwe kirî û Xwedê xêra wek şa qebûl bike. Remezanê sala me vira germ ceme qoserê ew yani wata gavê xwe qurixanan ew xweş derbas Li aliyê din welatî dixwazin meha Remezanê bibe sedem ku şer û pevçûn bidawî bibe û ji bo vê yekê dea dikin. Selamet bi o sarî din em projîk dinê înşallah bigirin û bê derd û bê bela û Xwedê vî şerî ji nava Îslamê û îna vî kafirî ji nava Îslamê derxîn. Nampêjên bajêr bank li rayedarên devletê dikin ku ji bo çûyîna karabeyê çareseriyekê pêde bikin. Dagûbrehetî karbin karê xwe bikin. Her wiha welatî jî her çi qes bi hatina meha Remezanê kêfxweş bin jî naxwazin her roj bi saetan dibin germahiyê de li benda nan bisekinin.
ولی تماشاوان هجا ایدی ساعت دوم یا برنامه پاشیوش کردستان بسیار بردان که و ساعتیش هم ده بحثا تواره تندرستی کین ایدی ما بری بچینه و پاکیج مزاتر بحثا پیکوژیانه که لیدیار بزرگتر بحثا بیزا و نانی و نانی گرم تا تکرن ایدی داخل دمیت خوش بوان همی کسایش خونه و نوکه مجیلی کارنا پاشیوه تماشاوان هجا تواره دوی تندرستی هم ده ابرو بحثا تورابین و دمارگیری جیب تایباتی تایوا رمضان زیادتر جی بحثا ساعتا بری بربانگی یعنی بریا بانگی مغرب زیادتر یعنی خل تورای چنکی برسی و تهنیه بجا کردیت بیشین کلیت خول سردلی کدوش کنن زیادتر جی به توری داوی دکتر یوسف علی یاسین نوجدار درونی تایباتمند دیال ما دابا زیادتر میده بحثا وی بابتی کن تماشا اینجا بریا ام خیراتنا دکتر جیب کن نوا برنامه دامه برف دیسا با کره کردستان وچین لیوی جاری هم ده بحث آواسوسی کن آواسوسی با شورجی هیا و یعنی اف کسین حش آواسوسی کن ولو تمایل دست به که وقتی مروت خود پچه که تعلی لی پشت هنگی خوشتر لیتت و گلک درمان بوی گلک نخوشی جی اف کسین بحثا باشین سوسیت کن هیوا رمضانش دا ادیل سر سفره با کره کردستان قد کیم نوبه آواسوسی هر نووا یعنی سفره فتارین رمضان دا برف با کره کردستان و بحثا آواسوسی و پشت راج دیوه گرین و توری تندرستیت نوا پاشیر دا امی دست بکن لرحای آواسوسی آنکو شربت آسوسی گلک دیوه خوارن حتی مرو دکاره ببیجه که دمه رمضان دا و خارن رحایان یا سرکه آواسوسیه. به دست پیک آمه رمضانی هر سر گوشه که رحای فروشکرین آواسوسی دزگین خوبه دکن و فروتنا آواسوسی دکن. به بوچنا اسماعیل کورکوتی که به سالانه کاری چیکرین و فروتنا آواسوسی دکه شربت آسوسی جبو گلک ایشان درمانه و به تایبتی جی دمه رمضان دا ولاتی گلک وی و دخوان. کورکوت دبیجه که بویم بسته کاری ویجی دویم هیدا خوش در باستفه. بیان آواسوسی پر فایدالیه، بونا بیبرکا بونا میده پر فایدالیه. بینی عرضه داده که آواسوسی gerçekten doğal yani bitki ki doğal پر فایدالیه. بونا میده بونا بیبرک پر فایدالیه. لگوری لیکولنا وزارت تندرستی یا المانیایی کوکاسوسی هم جبو کوخکه هم جبو برنا هنوان امیده و هم جبو زک ایشان باشه وکی درمان تی بکار آنین. ولاتین کو آواسوسی آماده کری دکرن جهنم ین کوکاسوسی دکرن دبن مالا خو به دست خو چه دکن جهنم. چی بیان خل چارشی هانی مکتا مفورکر ام دورا کر لگان کا نایلون م آف کرسر قاس الساعات که و آف لسر بو بیان مسزگاچ کر مکر سلحیام دکن سلحی اما کریه دولا ویشته بونا ببرگا بونا میده پرنده روژی مری پی تینا به یعنی گیراجی رنده دبی گیش گیراجی یعنی گیتشتی راجی رنده مری فایده لیه هم ولاتی هم جی فروشکان شربت آسوسی راوه دکن کو شربت آسوسی جبولا شمروان گلک بفایده هر وها ولاتی آماجه بوی که دکن کو بسای شربت آسوسی رمضان اوان خوش در باسته به بله تماشا نجات یاجی بحثا آواسوسی بی عافیت بل هر کسی که اوی حش آواسوسی بکد و هم ده به دم مای هم زیادتر بحثا توری تندرستی و تورابین و دمارگیری و کاریگری ویل سردرون مرو بکن دکتر یوسف علی یاسین نوجدار تایباتمند درونی که ابرو ده میوانه و دکتر تو گلب خیراتی زور سپاس ممنون هر سابی پاکشون زور سپاس دکتر اما هم دست بکی بحثا شلوه که راستی شلوه جی همی نوجداری دی بزحمت را چکی نه درمان نه چی دی بس درونی و یعنی گریده اوه اب زحمته مادام جبر هم دیجیه اما مال دست به که بحثا تورابین که کوهین چوانت گل نخوشید خو او دمارگیری و پیناسش بو هر دوکا تمام طبعا دست به که سپاسیاتت کم که جوان بو دلیوی و رسول دست به که مدوید اش رمضان پیروز کامل بینه را ان شاء الله خود تعالی جی قبیل که تروجیا و وعبادات وطاعت وهر روصا رز واحترام وتقديرك بسنور راسي بو بيشمريت قهرمان خد تعالى هاري كاريوا بتشيل بروا سفكتنو
يشاي بروجي بيتن مضاعف أجري بدأت إن شاء الله. تورا بونش ناحية زانستيفا هستك حالتك عاطفيا هستكرنك نورمالة طبيعية. يعني همي كسا هاي شو مرو فندجاب كيف كيفيت فندجا عاجز بيت تفندجا دي تورا بيشي هي نورمالة. تورا بون فيت هبيت. تورا بون نشانك ما في تقريبا نهات يا خارن تشتكي الدماغ دا الظفري دا تو بسيارة ما في خوبكي كتورابون نبون جاني دا احتمال ديالك زيادة قوي هبن باش بتك دلي ما خوش كدكتور ما بتسكي اعتيادي ادا بتك بله اكيد تورابون بس دمار گیری وقت جهيت ايشاندنا دور برخو و دمار گیری و تگوتی اونا طبيعيه جاونا چكود بيت ايشاندنا غيري خو چه ایشاندنه کاش حدی بورید او همی گاوانا طبیعیه بس تورابون خوب خو طبیعیه ولی تورابون شنت جاده بیت نه نورمال نه طبیعی هندک حالا که جوان یک شوها که گلک بردوام بیت همی گاوا بیت و همی تشتا سرا همی تشتا و همی گاوا و تشتت سفک خود دنگ تلویزیون درگیر گرتنه و ضبط تاخیر بونه يعني وقتی بردوام بیت باشه که سرکی جیانه اوی گاوا اوی ایک هک گلک دجوار بیت وقتی تورا بیت بجیت خود نکت فلان تورا بو يعني مروی اوش نه نورماله و هک کارتی که نگال نگاتیو مروی آن دورو برین مروی آن شول مروی بکت کار مروی يعني المال هميقا وشرط قال خزانه وزاروكا ومالات تيك داي الدائره هالنقل شرط جيتك دا يا هف بندي تويت قال دورو برا لاواس كري في تورابوني افت نشان اف تورابونا شوت خالك نه نورمال دا يقول ام نشم بيجني نورمال فما هي تورابون حالتك هسك نورمال بل هند جاشد بيت حالتك ني طبيعي ني نورمال طيبت يا دوم دريج بيت يا بردوام بيت كارتي كرنك نيجاتيف يا سلبي الجيانا مروفي بكت هر مروفي بخوب خو قال عاجز كشكو تورش بيت بشتي قالك جا تظالت يا زيده بله يانشيل دورو برا يعني امشين بيجين اگر تورابين رجاوي بلند بي برانبر بده دمارگيري يانجي جدانه دمارگيري جزء جي تورابونه دي عصبي بيت دي تورابيت زائدا دي دورو برخو و ايشينيتن تايبت ايشاندنه كلشي يان هندك جا يا لفظيشي اخفنيشي بس يا اشتنورا بدر كفيتن فيعني دجمن كاري انشي دمارگيري او زيادتر وقت بجنا طبيعيه همي قوا ناتشي بيت انسان جهيته في حدي باش دكتور خلك اوين زيادتر نخوشين دروني هين زيادتر يعني تورد بن يانجي كسن آسایشی وکی وانا تورد بن چه جوازیک نوین وانا ده هی یان شلای زانستی و و کلین تاتی نکرن یا دیار کری که تورا بون بلکه خود دمارگیریشی خود دجمن کاریشی اشتاوی وتر خلق نساخ درونی زیاده ترنین شویرجی وکی خلق هزرت کتن تشتکی خلطه اوش ایکش هزرت خلط بربلاوه بید بربلاوه بس حالتك تنبيت افت ادمان سر كحولي مشروبات او درمانت هوجبريان بهوشكن مخدرات ريجت نافودا زيادة ترليتيت يا تورابوني زائدا اف تكشونت كساتي اما نخوشي دين دروني هميشتي شيزوفرينيا وفصام وخموكي وقلق وتنفسني وتكشوني ريجيا يا تورابوني دمارگیری دشمن کاری وکی یا خلقیه از نمونه که اینم کاک جوان هک تقول بی دوی شريط كان السيكي دي رأسا هزراتا چی دویت نیت طبیعی و نیت نورمال نی شريط كان رأسا ناشتندی نه واغلب شيء الشريط تقول بنتينا كيرن تورابون خلقك نورمال وسروشتيه يسولو نورمال وسروشتيه فهذا يكش هزرت خلته رجب ويشي وي زيادة ترنينا هندك نخوش درونينا بن ادمان سر مخدرات وكحولي زائدا هندك تكشون كساتي اضطراب شخصيه بتايبه ابي دجي جواكي ابي حفكه ما ياسانه بيتن وخل يعني سنور عدته اجا دكتور يوسف داوين سر بابت خوي گره او تورابين هيوار رمضان ده تايبتيجي بري بانگي مغرب باشه خو ام ببینیم کسا که آساییه چطور مزگفته نوی خود که قرآن خود خینته تا مالی هاده لگل نزیکی بانگی مغرب بی اف کساتی تا گهورتن و زیدت یعنی بیجم ریجک و گل اکا خلکی جهوصه کاریگری و ویتشتی چیه طبعا تشتكي خلطت تشتكي وصلنا اكيد خلطه كاس نشد بجد فيري درست تورابون بس هكا اسمو كبيم اگر بوچي تورابون خلقك وزرت كت رمضان ده زيدتره چيل بيد بشته اكيد زيدتره چند ما تشوف كولينين اري رمضان خوب اكثر مروي تورات كت يان هندك تشتديترن هر كريارد ما خلطت رمضان دانه ابيت ولمت كان ام زيده تورابين
ایک شو هم دبیجین اگر که سرکی یه رمضان دا تورا زیاد مروف تورات بیت پتر ام بجنه هکم شیم بجنه هندک بیولوژی مروفی و رفتارت مروفی و اگر ایکی بونمونه یا گلک بالاف اوید گلک جگارات کشن و رمضان دا جگارا بو ماوی که درش ناکشیدن ایدمان سر جگار ماده نیکوتین فرد بیت ایدماناوی نا قویه ای پیوات یه گریدان پاشی و ناکشیدن نیکوتین رجاوی کیم بود خینه دا علامات دست بکن پشت 2-3 ساعت دست بکت اف کسر ای طلب کت دماغی و جهازی عصبی و لش بیچت کشید وقتی بیت نزدیکی دوروبر 10-12 ساعت ایکش علامات و تورابونه هر چند سر ایشان های خوابونه های ترکیز نامید بطاقتی یعنی دکتر هندیش متت نزدیکی بانگ مغرب جگار کشا دیر کوي بالضبط ایکش واید اگر نیکوتین و ادمانه گلک خلیا بلاوش الجواکی مدا تقریبا العالم گلک جگار کشان ایکش واد بیت جگار کشانه اگر چوکوی فری نیکوتین بوی نیکوتین نمایه نه مرتاحه هر وصا یا سفکتر جوی چای کافئین که کافئین چا قهوه اف ماده بيبسي و ماده کافئین تدا او شي خلک گلک فيت كد خو علميت ادمان بيتن فوقتين نو خوتن ليس سر اشانه که و هكا 10 ساعه بتل هات تورابونه که چيت كد دماغ طلب كتن طبعا به هر دو ادمان چيت كن کافئین شي چيت كد و چای و قهوه بيبسي دا و هر سو نیکوتین و جیگار دا آن نرگیله دا اوش اگر سرکی نجوا ماده اوله یه دیتری های طبعا اگر وقت رجا آود گیم بیتن تخینه دا وقت مروف تینید بید گلک چونکو آف دماغی آود وید دبیت اگر زغط مثلا نشانت و بیت خاره اوش یکیش اگر راستی هر روسا شکر وکیت خاره شکر تخینه دا تایبت وکیت گود نزیکی مگر پرجا شکر بیت خاره مجی محتاج شکر یا گلوکوزیه اودیتا بس اوا هر دو کادی چوار سر که اگر تو دی ساب سیستم که درس بچی خانات یا پاشیو یا مزبیط بیتن خارنکا وقت بیشتر پتر ماده فیقی و ماده شکرات نافقی ده بیتن پتات و اف نشویات هبن نگوش بیت مینت سر معده و قلبی و اف کوپتر ازعاجات هب کتزت سیره تینی که چی مینت سر معده تمشاکلت معده و يدنفس نشي درس كان فهر سيستم ما خارنيه قالك يعني دولي كت تو بتر تيني بي و بتر شكر بدخل اما تو که هر وصا پاشی و فتارا مرویشی هر فتاره وکی مروف پیش خودت ناف بینی دا آوی گلک و خود بس پیش نل سری اگر دیتر اوه ننوستن يعني دبینی سیستم و گاوه نوستن نینه حتی پاشی و دمینیتن امشی یک شوابون احتمالاتشی بس فيتن مروف تعويض كد نفيت يعني كم الدوام هبيتن باشترى برينجي بنفم يا ساقلم أبا بنفن ساقلم أبا بنفم بس نو كي أولي هاتي نيزيك في باشيف وتلفزيون وانترنت وبيفا جريداي مشغوليتك هاي بيفا جريداي فخلك نانه بيت وقتين بستن شيكين بالدماغي راحة خوار نجرتي افراحة تور نجرتن طبعا رجالي تردي خافبون سستيل لوازي تورابون شي ديار بيتن فكتو صحكي بتر سيستمت ما خلت سرداريد جل رمضانيه نه رمضان خوب اكثر طبعا انا ما قوش اجرد بيولوجي اك بيولوجي وانت تشتت سيستمي ما يودي یا جوی مهمتر اد بیجم و دی دوباره شکم که جوان دو قیتا دان مبر یا جوی گرنگتر و مهمتر یا طوخ بول چه هفته و دو حسکی اوه که جانب مروی نفسی و فکری و هزری تو چه سرداری سر روجیت کی تو روجی چه ورگی تیگهشتن درست یا روجی چه بیت اوه بابت بترویره یه آینی و روحی بیت بس هر تو روجیت گیری روجی که تقلیدی فکر اشتخاره که خارنين اخون وخورين اخون برسوتين انتو صح كي اوا بارشكش يعني فرضك خداهي بيتفيك السرمن شكرك نعم خد تعالى القلمكري رمضان روجي نبس اوا الزادي وناني نخون بلكو اوا اس كنترول سرخوب كم بلكو اس قالك شو هر وصل فيري تيجيش نام بو عبادتي كاتشيه عبادت بالزادي آوینا بالضبط پیکوت گریداینه یعنی شدی تحمل هم بو مال تحمل هم بو دورو بره تحمل هم بو حوالا موظف وقتی تیر وقتی سار تاجم خبصه ترافیک لایت اجباری میچوان هات اغلب دایره و وارا گلک دیار من آن سرا شربت و نانی اویدی آن مال گل بچیکا فالویری تیگهش نامروی گلک مهمه بو کاچام رو صحت کتا روجیه تمام جلکا گرین گلویری یعنی اول دفمه مهمتره که صح کمی عبادت نبس روجی خارنو و خارنه جان آخف نامن قال مال و زاروك و بچيكا وياري كرن و تحمل و بنفرهي اوش عبادات مهمة و جرنجن و اوه هدف روجيه هدف روجيه بس زادي ناري نخويده فتيجاش نامرو في بروجيه قالك تجي تكسر هندي كريل دسبيك روجي پروردكنا نفسه مروي بخو بريا معده مروفي بالضبط دكتور امي زيتر سر فجري بحثا
یعنی چارەسەرکردن یان جی کنترل کردن تۆڕەبینی ڕاستن لێ دەستپێکی ئەمێ بەرەف دو هەفکاریمە بە چین یەک باشوور یەک ژیل باکوور دێ دیارمەدابەل دەستپێکی مەسعود محەممەد لە باشووری کوردستانی لە نزیک محوەری ناوەڕان لە نزیک ناف هێزن پێشمەرگە دەدێت دیارمەدابە و سەدق ئەرەنجی لێ پشێوەیەکی ڕاستەخۆ لە دیاربەکرا باکووری کوردستانی دیارمەدابەل دەستپێکی ئەمێ بەرەف مەسعودی بە بچین و جێ هەری گرنگ ناوە باشووری کوردستانی لە جەم رنمین پێشمەرگێ مەسعود ئەردەمێتە باش بەحسە ئیشەف هێزن پێشمەرگێ بکەین لە نزیک محوەری ناوەڕان و چوانیا بوراندنا دەمێ ڕۆژیە و بەرگریکردناش ئاخوا پیرۆزا کوردستانê û xwarina paşîvê li cem pêşmerga ev şeve çawa Mesûd û kamîreş bûyte û pêşmergeya. بله دم تباش بیتن جوان وقت تماجه پکری از سنور محور ناورانم و پاشی و جوان محول دا کم خبگین هزن فرمانده پشتوانی یک که کار هزیجی سرکی بوان توپان بمباران کردن بنگاه بارگان داعشش پیشه چند مجموعی هند لوینین داعش بوان توپان جلای و هزیا پشمرگی و حتما توباران کردن کو لویس نور ناوران لوینین داعش گلک جارات نکردن جبر وجی مخواص جوان افش ودام گلوان باوین پاشی و خود گلوان پشمرگا کین راستیجی کو ارکوان ارکه گلکی هجای و گلکی گرانه جی کو افریقا بارگان داعش الوان دوران ویراند کن لسپیک از گل مقدم فراد یاقم کو فرمانده و هزیا کاک فراد دم باش بیتن پاشی و صحت بیتن و بما بحث پاشی خوب کن این هر شف و سال ویجی بجین ازدباری هر که خوب پاراستن کردستان سنور کردستان و بما باران کردن بنگن داعش پیشا چند مجمع راجین دیار الوره جارک عادی و هندک آرمان جدید دست وینان بله پیشکی بخیراتنا و استاف کردستان 24 تیم دست خوشی لایتیم راستین که ماندید بن و سردانا پیشمرگی تیم جه دست خوشیه نسبت پیشمرگی راستی و ارکی خو میه مستمره یعنی هنگ پیاگه دارم بری ویگاویجی لوینه تو ها بون مید بون باران کری پیشمرگی آماده و تشتکی دیجی گرنگ موی عالم همیه دیار کم که ملت ما اکثریای بسرمانه ویگاوی پاشیف خارنه اول ایت ارکی جدا بله ویگاوی دم پاشیوا خودخون و عمل سفرمانا مسئول محوری وگای امرک بوم بید هم دی واجبی خو ارکی خوش جیب جکن و هم دی سنت پیغمبری مسلمانات خوب رگه تا گوتی جانی اف آرمانجت بریانها و دست نشان کرین چند پشتراز مون کارمانجت تو بدست واتن جبر کل وینین داعش گلای جار الواس نورا الوا گندات هنا دیتن طبيعي معلومات بومتين كو جو يعني لفيني داعش الفاره هاي محور دي قدار كات فلانجي مثلا لفينا وهاي وقتی هم تینی آگادار کردن احتیاطی هم دی دست توباران کردن اوکی و آرمان جیبو مته دیار کردن چون که بابت حوالگیری های دیار تیتن مثلا چند تأثیر خو های و سهند یه جرا دیار بیتن که یعنی لوینیتو پشتی هنگی تأثیر لیته تکرن زعید بید مثلا رمی و واتشتا تأثیر لیته تکرن سپاس خاک فراد کردم که خارن خوب بردام با پیشمرگی که بر بگیرین تو باشی دم تباش بیتن رمضان تا چادر باز بیتن افریقیات سنوران داد بجین وری دنیا گرمه گلک چادر باز کن خود پیشکی از بخیراتنا کانال کی 24 کم بهاتنا و بویره و الحمدلله يعني فيريجي ام هر وكي بصرمان روجيت خود جرينو وكي بيش مرجج الفيريجي اركي خب جهبه جيت كاين اگر مثلا امرك بما هاتو مثلا فلان جهيب ما تو باران كان ام هر يكسر يعني بتريا هفالن وافكارن واوجي بروجيات جرين يعني بله اكيد ام همي يعني ام فيري خرب بصرمانين زور باشا ام كرد بصرمانين وام روجيت خوش جرين بله زور سپاس اشكرا خود ورا فيري من تو ديتي بله تنانه گرم بو پیشمرگی شد کرد تو پیشمرگی جي بله دیار از خواستم في بيجم يعني افنون هي گرم شلايته وات شكلنا بو من بحث خوب يعني افروكا قالك ارك سر ملنتنا اركن اجتماعي اركن ايني قال هندي دوجي يعني خدمته پیشمرگی جت كاي بدايتي از سپاسيا سيد المقدم فرهاد كم كو اوا چندين سالم گلويدا پیشمرگه ما براستی كلي جمع كناني سپيده نيفرو ايواري ام نانه گرم خوين إلا هو صاميفان بو ما بين جارك صامونات قال خوبين إنكو كل جمعكي أم ناني قارم تخوين وأسواكو خبازك شانازية باركي خود بمو و من بخوش از روزانه نان گرم دم حوالت خوک و ماندیبونه که زیده حدید بن و گرمه و روزینه و ایواری نان گرم دان ما براوانا از گله که بخوش حالم عزیزی سپاس باش بخیراتن سرچم کام هنده کسی دی جوار بگیرین
مام تو باشی چوانی باشه باشی وری توی پشمرگه ما نه بله هر کی وا چادر باز بیتن والله باشه خوشی پرایوتی تو رمضان چادر باز بی رمضان باشه و گلک پرایوتی رمضان الوری خوشتر ناف باجری والله ویره خوشتره وقتی هستیم ناف سنگرین پشمرگه دا یعنی اساس خوشی کدید کم هینج یعنی اوج بلیکو ارکی هوا یعنی این حسب خوشیت کل وری دائما یعنی گلا جرا پشمرگه بجن وقتی همشینه بهم و دانه جام خوازین سنگر اندابین بله وای درسته بله هم وقت هم حاضرین آمادین حاضر ببین لوین انداش الویدا وری گلک جرا دیار لوین توان تنین تو بارانت کن والله ویگافت رمضان دا چوانه شرط او داشه والله شر نینه نوکه نینه داش نمایه بله بله نمایه داش باش زور سپاس بله کام قالنا کسی دیش باوین سپاس بتا تی باشی برا چوانی خير بسر تساوم بله خير بسر تساوم بحث رمضان بك رمضان شغل دفع درباز بيتن باشي وين كاين برهفيات كان روجاكاني بهتن يا رمضان بله پیششی بخیرات القناة كتاتكم رمضان خوش الليلة كهرباء هي مثلا موردوان هي زور خوش استا خوارنش باش الاخوي بزيادة بي مشكلة نينا اركي وجيران ثلاث رمضان داش بري رمضان نا والله باش استاش خوش عيبينيا فرقينيا فرق زور باشه زور سپاس بله زمان و کوهند بینن و کی ما ماجا فکری پیشمرگی آماده کاریان کردن پاشی و خاطر دکو پیشوازیل روزکانی یا ماه رمضان پیروز کردن و کی ما گوت یعنی روزانه و صاو شوان خودر باز کنو پیشوازیل ماه رمضان پیروز کن میدی هفت کارما مسعود محمد بشوی که راست خوج محور نواران نو هزین پیشمرگه داد گل مدابی زور سپاس بوده و دست و چاون همی پیشمرگه ما چتکین پاشی و الوان صحت بود و خود روزی نویژن واژه قبول کرد زور سپاس به مسعود اما جباشور کردستان برف باکور کردستان و چین ولوی دریج و افکار ما صدق ارن جد دیاربکر دیال مدابش آماده صدق اردم تباش صدق الجمال ابرو الجم دکتوری عزتر تواری ما بحثی تورابینیه تو تورابین چوانه دیال خزانه خو و خلکی باکور کردستان ایشی تایباتی جد وی روشا یعنی نالبار و یا روشا آلوس و تهیه رمضانی دا تورابین جمعنا چواه و کامیرش بویت صدق شبتا و بینر کردستان 24 سرطایی از وی برسیوی نظام درست بدم که دره و بکم لی از ایرو گلک تورا بوم براستی نازانم دوکو امبیجن اوگه که خوازایجی هبه لی براستی رو تورا بوم بچک سرمجه هبو نها کتا پرس کر من روژه که خود چاو دا در باز کر مگوتی که من روژه که چاو در باز کر ما گوداری کر براستی گلک شیرتین باش تناف گوتنه ما مستدا جیبو دست خوش امجین ها لگل شونکی خواردنه نه ام حول دادن لگل وان شر و آلوزیان دیمن این رنگین و امبیجن کو بزاوا جیان دناف دای جباکوری کردستان بگین سر شاشه جبو بینران نهاجم لگل شونکی وسانه وقتی دبینن آماده کاری تکرن افدار زیاده تر ابیشم خواردن کتن آماده کردن جبو مالان تنشیاندن یعنی این کتن ابیشم سپارشین خود دگرن و ها پیدگرن و دچن نه از اف برادران لور دخابته هم وقت جیران منه اف اجی گلک چاره خواردن خود خوب نوی تبخیر لطیف نوی من لطیف ت لور هونزه داتر فروتن چواکی دبه والله هیچ جگر دبه سرپیا جگر زده چه آدانه جگر قوشباشیه köfte vana genellik millet tercih ciger dikte ciger pırtı qoran sonra Diyarbakır insanı hast kay ciger hoş yani لگلوی مثلا د پاشیوادا زیادتر لجم جیگری مثلا چه هوندن شوربه تشتی نو هونده شوربه iftar yeme çorba dedim pişi vatkinse cigeri dedim bana salata ve işte fringe bana şebeş mebeş dedim var bana hem ondan sonra meyve ve geçem demer yani başa spasiyet etken جوان از بخوازم لور این کو هاتنه جی از بچک بربوان جی نزدیک ببم evara bخیر siz biliyor musunuz Zazaca dve Zazaki dve bچک تکاری در کمی برم تو سنینی کفته هلو سال با شما سیم باش شما راضی بو موازن امپر سیاره بک پاشیو و رمضان چون دچه بو باش آب ما این داره که ما اشکم بگیر Allah yardım کنم az گیم sıkıntı için Diyarbakır germ ama maydara kenanım cemavş maz eşkim bigir تو وزن با رمضان
çı peyam bide. Sen yani abi. Mufam ne kesin? Nasıl bir mesaj verir? Ya herkese hani hayırlı Zazaki var. hemler o ve şehir abi hani mazeta mavan Diyarbakır'ın bu eski zamanı şeyin bu hen normal hayat yaşanmış bu. Hani xeyr bu iner ser ana diri av kebet pero hemme etara şehir derbas bu. Normal hayat mahur yaşanmış bir keyin yani besindeki yani. Meclis başkanı boşma. Sağ ol be abi. Bale naha bradara ki den levera brat roji digri. Ne vallahi roji nagrim yalnız dürüst bir mesele dürüst. Ve saati tutkili. Cigara Diyarbakır özellikle cigara asil ocak bası pras gibi. Yani az haftaya 5 rolü dara cigar ne olup kavamın oy. Yani mesela bizim Metin Usta ve bir daraya bu hatta sala icdesi cigar tuğum her şey elbette dara cigar ne olup kavamın oy. Baş amca spasiyat ken. Bale jwan lever enko roji nagrin ce roji digrin le piyana. Brasti malbata kisi leviali min az karım bejim ko خوارن دخون اوجیش با پاشی و هاتنه وقت مگوت اف شونه نزدیکی کارگاه همه از براستی او زیادتر ام بجنج لگل جی شونه رونشتنه هنه جبو آواهی و مالان جی پاکت دکن وقت پاکت خواردن دشینن دوی ساعت داجی او ساعت کو زیادتر کاروان زیادتر دبه ام بجن دیمنین ایشف باکور اف قاسبن گر پرسیار هبن ام دشین برسی بده. تمام ایدیش برکیمیا وقتی زور سوال تا صدق قرنت بشی که راست خوش دیاربکر دیار ما دو بیدی پراستی تشتی خوش جام تا صدق تو دیار هی یعنی مایکاتل جام تا تو بجیب کرمانجی به باغون ترکی به باغون زازکی به باغون یعنی مینایی کنترلی اگر تبید کرمانجی گوه دیه لیف لیف اگر تبید سرانی رایت لیف دی او همی جام تا هن زور سوال تا بشی که راست خو ایدی پاشیوال و عافیت بخود روزی نویجت واجی قبیل که صدق قرنتش دیاربکریش با کل کردستان دیال مدابی مسعود محمد افکاری مجیش باشور ناوا هزین پیشمرگی لمحور نوارم شیکی راست خود دیال مدابون زور سپاس بها برای تماشاوان اینجا امید دیال دکتر یوسفی زیادتر بحثا تورابین بکین دکتر ویجاری بحثا چهار سر کردن تورابین و کنترل کردن تورابین دام مروف تورا هدی لوی دمی ظلمینی دیار بله که جوان پراستی ام هر دی بیجین یعنی خوب پاراستن چطورش چاره سریه صراحت چون کوه دمی دا وقتی که تورد بید بصانهی نبید حتی بیت خاره نه گلک بصانهیه فهم هر گلک تأکید و دوپات کردنه که مروف خوب پارزیتن فهندی تشتی خوب پاراستنه هبید که تو تورا نبی باشتره چون مجالت وریده هی گلک از هر دیو خاله هنده خاله بیجم پاش برسفا بسیارات دین که جوان ایکش وا و کی مگود اگر تورا بون جانب هزریه هزر مروی کچوا مروف چت چوا شروفت که رمضانه و چوا ساعت که روجیه و چوا الدفخو اتسانگینیتن اد بینم ایکش که کل کتوید یعنی درست رمضان کو بگهین تمرو وی جانب درونی نفسی و اویه نیشا تبدا تبچک باری بخواه بید باری تب خواه بید مشیانت هین شهورین بالضبط که بری رمضان بيجي اكيد تو 10 ساعات 12 ساعات 16 ساعات آفنا و خوی آفینه یعنی تقریبا مروف تصورنا که دیت رمضان دا دی شی و دی بینی با گلکاشی تقریبا يعني نورمال چی تو بکیفه و خوشه و دشته تراویحت خوشی اوه هزید دتا مروفی تباری گلک خواه بید بشیانت خواه بید بقوت خواه بید تو شوی گورین بکی تو شوی خو کنترول کی بس هزرت نگاتیو و سلبی بس بدخو انا شم و بزحمته و پیچنا بید بجا چه جگاره پلی چه چای چه کم کرد چه کنترلاتورا بونه بید چه اوید سیستم کی بدانید بو خواندن ششه و معدلی بینید و حتی دیمایی که اوه هسترین پیاما یا درونیه یا رمضانی و اوه بو مگلک گرنگ درونی دا چون کسات یا همین ادوید کسات یا پیز بید همین کس حسکن پرفکت بیتن حتی حد کی شد کنترل سرخواه بید خصوصا سترس دا خوب گنجینیتن نخوش گواشتن دا یعنی کارتی کردن که پوزیتیف هبید اغلب مدرسه سر کساتی شول کن دور وی بابتی زفرن هکیم بین مدرسه شروع کرنا درونی یا تحلیلی ایک شوا
الفريد ادلر بيجتن انساني عقده شيا هي عقده بيشتريا كيماسيه الدفهم يا هي انفيريوريتي كومبلكس كاتو تشاب خوي سردري قالت كي تو تشاب خوي كيم كي بتشيك كي دفخو طبعا في التهندي بقريب خو هابيت بشيانت خو هابيت خو زيرك ببيني بيز ببيني قوات ببيني اف جري اف عقده دي بتشيك بيت كسات يا كسات يكا بترشد خو جونجيني تل دورو برا ويا بوزيتيف بيتن جياني دا همي مدرسه وصا فالدور فيرد زفرن رمضان هاتي فيلدف ما بهست كتن هر وصا مدرسه يا سلوكي او يا بجنه ك دورو برشي كارت كان المروفيت كان بندورا ايكش في زانايد في مدرسه بو قلت راس دورو بر كارت كان الكسات يتكت بس هر وصا هزرا مروفي شتكتل هز بيج فانا هردو هنديك لي كرن يعني دورو بر ومروف هندك مفهومتنين السيلف افيكاسينا كاتا چند باری بشیانت خو هيا اف گلک اف کساتیت اف هزراته هر وصا سيلف سيستم اینا سيلف سيستم سيستميتا بوتا كاتو چوا صحت که خو تو چوا خود سنگینی تو چوا خو تقييم کی تو چوا رفتارت خو ابدید کی و سر دریاتت گل ستريسا اف هزره اینان اف کسات یا مرو دیار کرد هر دیسا رمضان هاتی الوارا و روجی هاتی بوتا و پستخید باری بلا تبقو هبید تشیانه تاین تهزه های تقوت های دیار بید رمضان دا دیار بید گلک جواتشتا تو شی نزیکی مال بید تو شی نزیکی عیالی بید تو شی پروژه بید تو شی خارنه نخوی فتو شیش تورا نبیه که تو بده دلی خو و دلبر خو پراستی فوری و گریدایا هر وصا مدرسه سلوکی دویشی بجم آخر چند دا گرینگت ویردا و مگلکا گرینگه الویری مدرسه سلوکی کال روجر بيجتن اويش مفهومه كدي اينا هر نزيكي فا مفهومه كسات يامرو في كاكل كاويتشيا مفهومه كسيلف ايميج اينا يعني وينيتا بوتا كاتو تشوا صحت كي خو تشوا خود بيني تشوا خود جهي اوي غوتي هما انسان نشتي مدرسه دي تربو ندورو بر همي افا كاتو تشوا صحت كي خو و تشوا خود بيني ان بيشتينج مفهومه سيلف كونسيبت هاتن و سيلف استيم هاتو يعني باري بخو هبون و حش خو كرن و بار و بشيانت خو فاف مفهومه رمضان محاولت كت و روجي محاولت كت چك دفته پیز بخيتن بلات اوه هبيتن هاگر تا اوه هبو پیز كت اكيد بيقاوي تو دي بيني رمضان دا اتقل جانب حقيقة رمضان يا روحي يا ديني تو تيجاشتي مفهوم عبادتي ورمضان چيه يلف مفهومه بوتا بينك چونت نافق دا تو دي شيء هندجا تورا بونا خو كنترول كي تو تورا بي فاجرت ما بكي ما بحث كين اف اجربوني من نفسي تو تشوا تخود جهي وتشوا رمضان جهي وهند تشتدي تريد بيولوجي بون اجرت كيمت مان اك شو افا هندجا يتجواكي انت مال داد بينا بترجنكا دا كي بس تبيجي مثلا كو وكيم كوريد بيجن طرازيا همي مال درس كت خارنه و شربتي و خارنه تشيكت چنك مال هند جاوت بيتا زختك سرجين كي براستي تورابون ففيد مال هاجي هب تايبت بوجين كي چونكو خارنه چت باشي و فتاري چت كت هم يا راضي كت هند جاستي دستو يعني لابين همي خشكو ديك اخوش من طيبتش تهي رمضان بالضبط بالضبط وكي تقولي دس خوشيلت كين ممنونت واينه سر هندي رزغلام بتر تورانا شين كمال بتر توستين اگر اكيد تر هندك نخوشيت هنا بتبري رمضان ايك شنا خوشيت دروني بتشيت لشي وكي غده اف اگرن بتر بروف تورات بيت اگر اكيد في تورانا بيت خو باريزي تر جدا بينا سر تشتي مهم وجا وقت تورا بينه تو روجا تو نبره از هر دي دوباره كم خو پاراستن چتر رمضان دوید بری رمضان پیچه که مروف خوب برهف کرد ایک شوابی جگارا و که مگو چکو اگر که سرکی کیم کرد آنها که پیلیت بریو باشتره گلت چونکو اگر که سرکی اوه علاقل کیم کرد آنها که وقتی اوه گلک جگاره کش نو گل فتاره گل جگاری بکرد اوه نباشه زانه چونکو تو یه نیکوتینی ده اعصابت خوتینی خار نیکوتینی پیل بخارنی چونکو شکراتات یا خار آفشی دا آب بتخواد تو جگاره خود تأخیر که دا تو تأثیر ادمان سر خود کیم دکتر یوسف راستیشی دستو پیت منت خورن دا از بی برسویش تور گیرم وقتی مروف تورات بد مروف چپ که تورا بینا مروفی ندر کود چونکی وقتی ما گله گیمه هندی جانب هزری و فکری تو بری بهز بی دزیتر شی کنترل کی تباری پتر خواه بیتن مفهوم روجی بونه هندی تو یگاوت شی محاوله بکی گلک نآوی حرکاب کی باشتره لوینک تهبید پیاسه کی بکی بی بچی گرنشتی به رابی بی بچی حرکی داتا چونکو موضوع توربونه موضوع لحظات ثوانیه هک تو شی کنترل کی و بری هنگیش مفهومی تی باشه تو شی زیکا اخر هندی تو شی خو دف تشتی مثير ابي تاريني گلك نكه مثلا اكس تورات بيت بلا بشتي بري فتاري گلك ندر كبي بساري نشد بيت طبعا بريكي و عاجز بوي تاخير بوي هندي بيتش بيتن خبصك العده كي نشتت نافدا
هندی بشت ناغوید هندی بشت حرکت کرد هندی شت تشتویت آری نیتر خوش دیر بخیتن اوه تشتت سرکینه هر دی دوباره که بجارا سی خوب پاراسته باشتره نویس نکا ریکوپیک خار نکا پاشی ویا ریکوپیک تر و خارنو و خارن دیر کتنش جگاره و ایدمان سرچای اوشی همی تورابونتین نفر دکتور ایدی پراستی یعنی ام شیان هند وقتی بدینه به بابت پی وی آی روجت بیش داد گل ما بردام استر بحثا بابت دنیا درنیم که دکتر یوسف علی یاسین نوجدار تایبتمند درونی زور سپاس بوده کتل دمی بوری داد گل ما دو زور سپاس بو آموزگاری تجربه همی تماشاوان ولی تماشاوان اینجا تاریم تندرستی جی تمام بیلی امی برنامه پاشیف بردام بکین و جاری جی امی برف ترکیه و بچینو سر بحث سفره نان خور نکین یعنی تایباتی جی یعنی باشور کردستان جی هم حسکین لمی سفره فتاره گلک جورین خورنه بیندان لی السفره ترکیه جی زیادتر اف خورنا یعنی همین جارته تداین عجینه زیادتر یعنی اف گوشت بی کلاندنو بی قلاندن دتداین یعنی گیجی تتا چیکرن برف خورنا عجینه اوا نوی ترکیه تگوتن عجینه و گوشت اوه گلک تیش و پشت راجی امی وگرن و بردام که برنامه پاشی لباجارو که قصر میدین باجاری باکوری کردستانی دمها رمضان ده عجین جاهلی ولاتیان و علاقه مزند بینه چه فقیر به چه دولمند لسر سفره ولاتیان عجین در رمضان ده قد کم نابه او خارن رمضان یا هری خوشه جبو ولاتیان قصری بری لقصری ولاتیان ج عجینی حز ندکر لیبل هم دگل هاتنا ماه رمضانی هم جی جبر زیده بونه هسته کو عجینی چه دکن خارن عجینی زیده بویه عجینا ما گوشت چه دکن عجینا ما مردین ناورفایی بله عجینا ما بوزه چه دکن بلا بوزه چه دکن يعني ساعات 12 جي بخه حتى سب نيروجي تبخد بجرك بوز دولابي دبي دولابي بمينه تشبناي ركتك دولابي ام بوزه تشدك جبو ننا بخه جبو عجينه كبقاليته و طعم خوش بيوشتا سوار هدي و بهزه كمازن بعجقاندن دوی باش به عجقاندن کو سوار و گوشت به هفرا نرمتر ببه و باشتر بکوه ناوه هفدو والاتین کوتین عجینه دکرن هم بچه کرن اوه و هم جی به تحماوه مست بن لمردين جرد بين عجين لقزل تبقو سري جرد بين شي كفته ايجام جرد بين عجين يعني بالعامة عسيلة اما بقوش تبيا اجلي ماجلي ليمونلي هر تشتوي اورغانيك وسادة ببوزير نوك بآوه نرمدك هسته عجین آماجه به وی که دیگه کو افدما یک آج 2 ساعت دمینه جبو فتاره دزگاه خوی عجین و دیگه و حیا دانی فتاره جبو ولاتیان عجینه چه دیگه ولاتین کوتین و عجین لباتی دکرن گلک پی که خوشن هر وها او عجین لگور خواسته که ولاتیان 5 آج به 10 لیره ترکی تی فروتن ولی تماشاوان جدی افجی خارنا عجینه بود نوا ترکیه دا پراستیجی خارنا که گلکاتیج یعنی تجی فلفل تیج و بیبره ایدی اگر پارچه که خاصی آنجی کلمینه و بار نکم کسب کاری به و خارنا هنی خود تماشاوان جدی اف پاشیفا هفته بوش کردستان بیشتر جارات پیشکش کردن روزن بیجی پاشیفن بیجی و گل و بردام بن و بابت و برگین طیبت نتنوا برنامه جدید گل و بردام کن ابرو ما بحث دانا زکاتی که و بحث ترابین کر مزید زیتر بحث ترابین بکن ایدی ورن دا پیگ و دا خازل برینش هفته بکن و زیادتر دیر کوینش تورابینه چونکه پراستیجی تورابینه چه فایده چه مفاید دارینه تماشاوان هجا پاشی و صحت و عافیت بد خود روزی و نویجن و همیاش را قبیل کرد و ما و پیشمرگی آجیب تایبتیجیش دعایت خو به بحر نکن و هر شاد بشید